ناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بە هیوای ڕۆژێکی پڕ خێر و خۆشی. سپاس بەخوا ئەم ڕۆژ دەرفەت هەبوو بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی پەیامی ڕۆژ بۆیەوەی ئازیز پێشکەش بکەین. هیوادارین لە تەندروستێکی ئارام و وەروە لە کەشێکی هێمندا بژین. مێدەکەین هەمووتان دوور بن لە دەرد و بەڵا، دوور بن لە بەتایبەت دیارترین وەروەها خراپترین نەخۆشی کە ئێستاکە لەناو کۆمەڵگای ئەمەدا باوە، ئەویش پەتای کۆڤید-19 بە هیوای زوو چاکبوونەوە بۆ هەموو ئەوانەی کەوا هەڵگری ڤایرۆسەکەن، وەروە دوور بن لە هەموو ئەوانشکەوە هێشتا وەکوم ڤایرۆسەکەیانە گردۆ دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک. ئایزانم لە تەوەرەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ دەمانەوێ بابزانین لە هەرێمی کوردستان فەزای مەجازی، سۆسیال میدیا، تۆڕە کۆمەڵایەتیەکان کەوا لەلایەن بەکارهێنەرانەوە لەلایەن ئەوانەی بەکاردەهێنرێن بۆ بابەتی دیاریکرا و بۆ لایەنی باش و بۆ لایەنی خراپ تا چەندێک کاریگەریان لەسەر کۆمەلگا دەبێت، تا چەندێک دەتوانن کۆمەلگا بە ئاڕاستەیە بگرن کە خۆیان مەبەستیانە چی لە پشتی هەموو ئەو ئایدیا و فکرانەوەیەکەوە. ئەمڕۆ دەبینین لە کۆمەلگای ئێمە یا کەسێک بێ زۆر دەرکەوێت، زۆر دیارێ، زۆر دیاری خەن، زۆر گەورەیکەن، دەبینی لە سۆسیال میدیا زۆر بە ئاسانی ئیش لەسەر ئەم بابەتانە دەکرێت و ئەمەش دەبێتە یەکێک لە تەوەرەکانمان بۆ قسەکردنی لەسەر کاریگەریەکانی سۆسیال میدیا لە ئێستای کۆمەلگای کوردیدا. بۆشمان لە یاد نەچێ یەکێکی تر لەو بابەتانە ئەمڕۆ 14 تەمموزە، بگومان هاوڵاتیانی عێراقی بە ئەم ڕۆژەوە کە پشووە هەموو ساڵێک لە 14 تەمموز یاخود لای خۆشمان 14 گەلاوێژ بۆچی پێی دەوترێ، یعنی بۆچی پشووە لە 14 تەمموز لە مێژووی عێراقدا چ ڕۆژێکە. قسە لەسەر ڕۆژی 14 تەمموز دەکەین و هەروە ئەو گۆڕانکاریە سیاسی و ئەو گۆڕانکاریە با بڵێین اقتصادی و بە شێوەیەکی گشتیانەی کەوا لە عێراق ڕوویاندا. با بزانین 14 تەمموز لە مێژووی عێراقدا بۆ کێ با بڵێن ئەو گۆڕانکاریانە لایەن کێوەکران وەروە قسە لەسەر ڕۆژی 14 تەمموز دەکەین. ئایزان وەکو وەبیرهێنانەوەیەک بۆ ئەوەی گەرچی ڕۆژانە گەرچی لەلایەن پزیشکە بەڕێزەکانەوە ڕێنمایی دەدرێت، ئێمە هەنێک ڕێنمایی تەندروستیمان، زانیاری تەندروستیمان بۆ ئامادەکردوون، بینەری زانیاری تەندروستیەکان دەبین و وەکو وەبیرهێنانەوەیەک بۆیەوە کۆمەڵێک ڕێنمایی دێنەوە. هاوڵاتی خۆشەویست، بۆ خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا یەکەم پێویستە دەستەکانت بە ئاو و سابوون بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە بشۆی تا مەترسی توشبوونت بە نەخۆشیەکە کەم ببێتەوە. ئەمە یەکێکە لە باشترین ڕێگەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسەکە. دووهەم، دەستەکانت لە چاو و دەم و لوتت نزیک مەکەوە، ڕەنگە بەهۆی دەستلێدان لە شتێکەوە ڤایرۆسەکە هەڵبگریت، بۆیە دەبێت سەرەتا دەستەکانت بە باشی بشۆیت بەر لەوەی دەستبەریت بۆ دەم و چاو و لوتت. سێهەم، لەو کەسانە دوورکەوە کە کۆکە و پژمەیان هەیە. چوارەم، ئەو شوێنانەی زوو دەستیان لێ دەدرێت بە باشی پاکیان بکەرەوە، چونکە ڤایرۆسەکە دەتوانێت لە سەر دەستکی دەرگا و سەرمێز و بەلوعای ئاو بمێنێتەوە و بگوازرێتەوە، بۆیە دەبێت دەرمانی پاکەرەوە واتە تەعقیم بەکاربهێنرێت بۆ خاوێنکردنەوەیان. پێنجەم، کاتێک دەچیتە ناو خەڵک دەمامک ببەستە، بە تایبەتی ئەگەر خۆت جۆرێک لە نەخۆشیەکانی سیەکانت هەیە وەک ڕەبۆ یان لە کاتی گەشتکردن بۆ دەرەوەی وڵات ئەوە پێویستە دەمامک بەکاربهێنرێت. هاوڵاتی بەڕێز، ئەگەر چاودێری کەسانی نەخۆش دەکەیت، یەکەم پێویستە کاتێک بەرکەوتنت دەبێت لەگەڵ نەخۆش ئەوە دەمامک و دەستکێش و بەرکۆش یاخود سەدریەی تایبەت لەبەر بکە. کاتێک لە ژوورەکە چوویتە دەرەوە دایان بنێ و فڕیان بدە، جارێکی دیکە بەکاریان مەهێنەرەوە. دووهەم، قاپ و قاچاق و خاولی و جلوبەرگی کەسە نەخۆشەکان بەکار مەهێنن. سێهەم، جلوبەرگ و بەرگی جێگەیان بە ئاوی گەرم شۆن. چوارەم، ئەگەر کەش و هەوا خۆش بوو پەنجەرەکان بکەنەوە تا هەوای ژوورەکە ئاڵوگۆڕ بکات. هاوڵاتی خۆشەویست، چۆن ڕێگری لە گواستنەوەی نەخۆشیەکان بکەین لە ئاژەڵانەوە؟ یەکەم، گۆشت و هێلکە زۆر بە باشی بقوڵێنە تا مەترسی نەخۆشیان لەسەر نەمێنێت. دووهەم، با بەرکەوتنت لەگەڵ ئاژەڵی زیندوودا کەم ببێتەوە. سێهەم، هەر کاتێک دەستەکانت لە ئاژەڵێکەوەدا بە زووترین کات دەستەکانت بە ئاو و سابوون بشۆ. ئەگەر چاودێری چەند ئاژەڵێک دەکەیت، ئەوە دەبێت لەگەڵ دەست هەڵگرتنت لە هەر ئاژەڵەیەک دەستەکانت بشۆیت تا ئاژەڵەکانی دیکە بپارێزیت. لە ئەگەری توشبووندا ئەوە ئەم کارانە بکە. یەکەم، پەیوەندی بە پزیشکەوە یا دامەزراوە تەندروستیەکان بکە.
ئەگەر گومانت هەبوو لەوەی تووشی نەخۆشیەکە بوویت. نیشانە باوەکانی نەخۆشیەکە بریتین لە ئازاری قوڕک، سەرئێشە، زیادبوونی دەردراوی لووت، هەڵامە تووتە، کۆکە و سەرئێشە، شەکەتی و هەستکردن بە لاوازی، تەنگەنەفەسی و توندبوونی سنگ لە حاڵەتە قورسەکاندا. دووهەم، ئەگەر لەلایەن پزیشکەوە ڕەوانەی ماڵەوە کرایتەوە، ئەوە هەوڵ بدە لە ماڵەوە بمێنیتەوە پشوو بدە بۆ ئەوەی زووتر چاک ببیتەوە و کەسانی تر توش نەکەیت. سێهەم، لە کاتی سەردانی پزیشک ئەوە دەمامک بەکاربێنە بۆ ئەوەی ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بکەیت. چوارەم، کاتێک دەکۆکیت یا دەپژمیت دەمولوتت دابپۆشە. پێنجەم، بە هیچ جۆرێک سەردانی نەخۆش مەکە لە ماڵ و لە ناو دامەزراوە تەندروستیەکاندا بەمەبەستی هەواڵ پرسین. دوورکەوتنەوە لە ترس و دڵەڕاوکێ. یەکەم، هەوڵ بدە خۆت دوودڵ نەکەیت و مەترسە و مەکەوەرە ژێر کاریگەری هەندێک هەواڵی ناڕاست کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەگوازرێتەوە. ئەمانە گشتیان ناڕاستن و بنەمایان نییە. تەنیا زانیاری لە سەرچاوە باوەڕ پێکراوەکانەوە وەربگرە. دووهەم، ئەوەی جێگەی دڵخۆشیە تا ئێستا ڕێژی مردن لە نێو بەشداربوواندا زۆر کەمە بە بەراورد بە پەتاو هاوشێوەکانی تری. ڕاگەاندنی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی. ئایزان دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە دەمانوێت قسە لەسەر کاریگەریەکانی سۆسیال میدیا، تۆڕە کۆمەڵایەتیەکان، فەزای مەجازی یان بە زمانێکی سادەتر بەکارهێنەرانی بواری وەکو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک، ئینستاگرام یاخود تەواوی تری ئەو تۆڕانی لە ڕێگەی ئینتەرنێتەوە بەکاردەهێنرێن. ئەمانە تا چەندێک کاریگەریان لەسەر کۆمەلگا دەبێت کە دەیان دەبێت کاریگەریەکەیان چۆن ئەو گرفتانی دروستیان دەکەن، ئەگەر دروست بوو گرفتەکان چین، بۆ قسەکردن لەسەر کێشە و گرفت و وەروە کاریگەریەکانی سۆسیال میدیا لەسەر کۆمەلگای کوردی میوانداری بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر بەهادین ئەحمەدمان کردەوە وەکو مامۆستای زانکۆ و هەموو ڕۆژنامەنووسێکیش. کاک دکتۆر زۆر بەخێر بێن. یەکمان بابەتی کاریگەری سۆسیال میدیا و وەروە لایەنە خراپ و باشەکانی تۆزێک بابەتێکی ئاڵۆزە بەس بۆی سەرەتا بتوانین بەوە دەست پێ بکەین. ئایا بەڕاستی سۆسیال میدیا کاریگەری لەسەر کۆمەلگا دروست دەکات؟ یان کاریگەری هەیە یان لە کۆمەڵی کوردی کردوویەتی؟ بنای خۆی گەورە و میهرەبان، سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆم دەرفەتەوە لێرەوە سەڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و دەستخۆشیتان لێکم بۆ ئەم تەوەرە زیندووەکە بابەتی ڕۆژە. دەرە میدیاش ئەبێ هاوئاهەنگ و هەماهەنگ بێت لەگەڵ واقعی کۆمەڵایەتی و سیاسی و بابەتی ڕۆژە. ئەو پرسی ڕۆژ و ئەو بابەتانە بوروژێنە کە پەیوەستە بە بەرژەوەندی گشتی و چین و توێژەکانی کۆمەڵگەوە. بابەتی بەکارهێنانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و کاریگەری لەسەر تاک و کۆمەڵ لە ڕۆژگاری ئەمڕۆماندا بۆتە جێی باس و خواس و بۆتە دیاردەیەکی میدیایی و دیاردەیەکی کۆمەڵایەتی و دیاردەیەکی سیاسی. ینی تۆڕی جاڵجاڵۆکی جیهانی وێبسایت و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمڕۆ بەشێکە لە ئەو فەزا مەجازیە، بەشێکە لە دیاردەی گلۆبالیزیشن یا بەجیهانی بوونی میدیا و میدیا توانیوێتی ئەمڕۆ سەرجەم کۆسپ و لەمپەرە سیاسی و جوگرافی و نەتەوەیەکان و کللتوریەکان تێک بشکێنێ و هەژمون و هەیمەنی خۆی بەسەر تاک و کۆمەڵ بەجێ بهێڵێ و جۆرێک لە کارلێک و جۆرێک لە کاریگەری لەسەر چین و توێژەکان دروست بکات. ئەمڕۆوای لێ هاتووە ینی بەکارهێنانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆتە پێداویستی ڕۆژ بۆ ئەوەی دانەبڕێ لە کۆمەڵگە و لە واقعی سیاسی و لە خەڵک دامەزراوەکان، حیزبەکان، کۆمپانیاکان، کەسێتەکان حزوری میدیای و حزوری ئەلکترۆنیان هەیە و لە هەمان کاتیشا تاکیش ئەمڕۆ خۆی ئەدۆزێتەوە لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو پێداویستیەک. یعنی ئەگەر ڕۆژێک نەچێتە سەر پێیجەکە یا ئەکاونتەکە یا بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەنی هەستەکات دابڕانێکی بۆ دروست بوو بە فعلیش دروست بووە لەو فەزا مەجازی فەزا ئەلکترۆنیە. بەڵام ئەوەی گرنگە ینی ئەبێت تاکەکان ینی پێش کار لێک و پێش بەکارهێنان ئەبێ کاری بزانن هوشیاریان هەبێت چۆن ئەو تۆڕانە بەکاربێنن. دکتۆر ئەگەر ئەو پرسیارش بێتە ئاراوە بەڕاستان وەک کەسێکی ئەکادیمی و ئەزمونێکی زۆریش لە بواری ڕۆژنامەنووسی هەیە،
ڕاستە ڕەنگە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێکیان بۆ کابراوە شخصێک وەکو شخص بەکاری دێنێت تو سەرچاوی معلومات نییە بۆ کەس بابەتێکە ڕەنگە لە نێوان نەماڵە و کەس و هاوڕەکانی خۆیان بێ بەڵام ئەو پەیج و ئەکاونتانەی کەوا وەکو بوونەتە جۆرێک لە جۆرەکان سەرچاوی زانیاری پێدانیا و خود خۆیان کردوتە مەرجع و مەزدەری هەواڵ بە شێوازێکی گشتی تعریفی بەڕێزت بۆ سۆسیال میدیا لە هەرێمی کوردستان لە ڕووی ئەکادیمیەوە بەڕێچکەیەکی تەندروست ئیشی خۆی دەکا یاخود بەداخەوە زمان لە زمانی بازاڕی شتێکی ئەوترێ زۆر بێسەر و بەرەیە بە دڵنیاییەوە بەکارهێنانی سوۆشیال میدیا دیارە سوۆشیال میدیا خۆی نەمەت و شێوازێکی میدیایە ینی کارلێکی نێوان میدیا و تەکنەلۆجیا و بەکارهێنانی خزمەتگوزارەکانی ئینتەرنێتە لە ساڵی 2004ەوە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان لە جیهانە لە ئەمریکا و لە لایەنمارک زۆکەربێرگە سەر هەڵەدات کە کاتە خوێندکار بوو لە یەکێک لە زانکۆکانی ئەمریکا و تۆڕە کۆمەڵایەتەکان زۆری زۆرە وەکو فەیسبوک وەکو تویتەر وەکو ئینستاگرام وەکو واتسئاپ وەکو مایسپەیس زۆر لەوانە بەڵام بەربەڵاوترینیان لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست فەیسبوک ئەنی سەر ژماری بەکارهێنەرانی بەکاربەرانی گەشتۆتە نزیکەی 3 ملیار کەس بەپێی دو ئامار 3 ملیار کەس لەم بەڵێ بۆتە دیاردەیەک بۆتە ینی کەناڵێک بۆ کارلێک و بۆ پەیوەندیکردن و بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و چالاکی و زانیاری خۆت وەکوتم لە چ لەسەر ئاسی تاکسی لەسەر ئاسی دامەزراوە سیاسی و حکومی و حیزبەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئێمە چەند دەسەڵاتێکمان هەیە لە دنیاە یا چەند هێزێکمانە هێزی ڕق بریتە لە تەکنەلۆژیای سەربازی و ئەتۆم و هەموو ئەوانەی کە دنیای پێوێران ئەکرێ و وڵاتە زلهێزەکان کە بەرهێنێنەری چەکن 5 وڵاتی ئەنجومەنی ئاسایش 5 وڵاتی بەرهێنێنەری چەکن 5 وڵاتی سیاسی و بازرگانی لە جیهانە ئەمە هێزی ڕەخێزی نەرم سۆفت پاوەرە ئەنی تۆڕە کۆمەڵایەتەکان سۆشیال میدیا و بواری وەرزشی بواری کولتوری بواری هونەری و ئەمانە بواری گەشتیاری ئەوان ئەمە چێتە بواری سۆفت پاوەر و هێزی نەرم و خۆ ناعیمەوە ینی ئەم کەسە ئەبێت وەکوتم پێشەوەی ئەم تۆڕە بەکاربێنێت ئەبێ ئامانجی لەوە بێت بزانێت چۆن بەکارهێنێ و مرۆڤ تەکنەلۆژیای دروست کردووە بۆ ئەوی بتوانێت ئەو تەکنەلۆژیا بەکاربێنێ نەک تەکنەلۆژیا ئەو بکاتە دەستەمۆیەک و بووکەڵەیەک و ینی ئەو کۆنتترۆلکە وەکو ڕۆبۆتێک ئاراستەی بکات و کاریگەری و هەژمونی لەسەردا بنێت لە هەرێمی کوردستانە بڵێ چەند هێزێک هەیە لە جیهانە یا چەند دەسەڵاتێک هەیە مثلا حکوومەت 3 دەسەڵاتی دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی ڕاپەڕاندن و دەسەڵاتی دادوەری لە دوای ئەوە میدیا بە شێوەیەکی گشتی بە دەسەڵاتی 4ەم ئەسوڵتە ڕابعە فۆرتپاوەر ناو ئەبرێت دەسەڵاتی 5ەم ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و گروپی فشار و لۆبین لە جیهانە دەسەڵاتی 6ەم دەسەڵاتی تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیایە ینی سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەریی زۆری هەبوو لە بەهاری عەرەبی لە ئەو گۆڕانکاری و ئەو تەخەلوباتانی کە لە وڵاتانی شۆڕشی سووری سۆسیال میدیان لە دەسەڵاتی ڕەنگە 6ەمەوە پێش میدیای کەوت بێتەوە یاخود جێگە و پێلەقی بە میدیای باڵێن تەلەڤیزیۆن و بەدڵنیانی کێبڕچەیەک هەیە لە نێوان میدیای تەقلیدی ترادیشنال میدیا و لەگەڵ نیو میدیای نوێە ینی ئێستا خەریکە ئەبێتە بەدیل و جێگرەوەی ئەوە تەنانەت کەناڵ ئاسمانەکان دامەزراوە میدیایەکان ڕۆژنامە گۆڤارەکان بەرەو پەخشی ئەلکترۆنی و بەرەو حزوری ئەلکترۆنی و لایڤەکانیان لەوانەیە زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتەکانە تەماشاکرێ وەکو لە خودی کەناڵەکە خۆی ئەمانە گۆڕانکاری گەورن بەشێکن لە ئەولەمەی ئەلامی ئەوە کە دنیای وەکو نەک گوندێکی بچووکلێکەوە کە مارشال ماکلوهانی کەنەدی باڵێ زانایەکە لە باری کۆمونیکیشنوانە بگرێت دنیای وەکو شاشەیەکی ئەلکترۆنی بچووکلێ کردو ینی تۆ لە ڕێگەی مۆبایلەکەیەوە لە ڕێگەی ئایپادەکەتەوە ینی ئاگداری سەررجەم گۆڕانکاریەکانی ژیانی تەنانەت حکوومەتەکان دەسەڵاتەکان نەیان توانیوە بەر بە هەژمون و لێشاوی تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیا بگرن بەڵام لە هەرێمی کوردستانە ینی شتەکان زیاتر ئەوەیە تۆڕە کۆمەڵایەتەکانیش بە سیاسی کراون هەروەک چۆن هەندێکڵەن نەخۆشی کۆرۆنا بە سیاسی بۆتە تۆڕە سیاسیەکان تۆڕی یەکتر شکاندن تۆڕی لەکەدارکردن تۆڕی دەستخستنە ناو کاروباری کەسێتیەوە ئەم
جۆرە لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان وەکو بەڕێزت باشتر کرد کۆمەڵێک سەرکردە کۆمەڵێک کەسیدار حتا بینیمان لە کۆمەڵێک راپۆرتی خودی فەیسبوک و ئەوانەشا کە باز دەکا بەتیابەت لە هەرێمی کوردستان دەیان شخص و چەند حیزبێک مەسەڵەن پەیج دروست دەکەن ئەکاونت دروست دەکەن بۆ خزمەتکردن نییە بۆ پێدانی زانیاری هەڵەیە بۆ شکاندنی شکۆی ڕقیبەکەیەتی بۆ لەکەدارکردنی شخصێتی کەسێکە ئەم جۆرە لە سیاسەتکردن ئەم جۆرە لە بەکارهێنانی سۆسیال میدیا چ کاریگەریەکی خراپی دەبێت یاخود چ کاریگەریەکی دەبێت لەسەر کۆمەلگای کوردی بە چ ئاقارێکی بات و حرمەت و سنگینی سۆسیال میدیا تا چەند نیشانەی پرسیارێکەوێتە سەر بدڵنیایە میدیا بەگشتی و سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەری هەیە لەسەر هوشیارکردنەوەی خەڵک یا چاواشەکردنی خەڵک دەتوانێت بێتە سەرچاوی هەواڵ و زانیاری و بڵاوکردنی بەڵگەنامە و ئەوانە بەڵام کاتێک کەسێکی ڕۆژنامە نووس مەسەن جەنابەت یا کەسێک لە دەستگایەکی میدیایی کارەکە کەسێتی معنەوی ئەم دەستگایە دیارە ڕۆژنامە نووسەکە دیارە پەیامەکە دیارە شتێکە پێوانە و قیاس ئەکرێت شتێکە ئەتوانی لە بەرامبەر یاسایە کاتێک لە پێچینەوەی لێ بکرێگەر کاری نایاسایی بکە و میدیا یعنی بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی و ئەخلاقی و سیاسی بەڵام ئەمانە لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانە کەمتر ئەبینرێت لەبەر ئەوەی مەرج نییە ئەوەی کە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار بهێنێ ڕۆژنامە نووس بێ یا خوێندەوار بێ یا کەسێکی هوشیار بێ یعنی تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو بازارێکی سیاسی وەکو بازارێکی کۆنەفرۆشی و ئەوە دەستی دوای هەموو جۆرە شتێکی تا کاڵا شمێکی تا ئەرز ئەکرێت بەڵێ یعنی هەموو خەڵکێکی تایە ئاستی هوشیاریان وەکو یەک نییە باگراوندی سیاسیان بیرکردنەوەیان سەلیقەیان شارەزایان بۆیە بە تۆڕە کۆمەڵایەتەکان لە میدیای هاوڵاتی سەحافەت المواطن ئەنی هەموو خەڵکێک لێرە ئێستا بۆ بە ڕۆژنامە نووسێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵام میدیای تەقلیدی یاخود میدیای بینراو بیسراو یاسای تایبەت بە خۆی هەیە ئەگەر ئێمە باسی هەرێمی کوردستان کەین یاسای لە ساڵی 1993 یاسای چاپەمەنیەکانمان هەیە دواتر یاسای ژمارە 35 ساڵی 2007مان هەیە یاسای ڕێخستنی کاری ڕۆژنامە نووسی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری لە هەرێمی کوردستانە و لە ئاستی جیهانە تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیا ئەوەیە کە تۆ ناتوانانی ناسنامەی کەسەکە بدۆزیتەوە ئەگەر ناوی ساختە و وێنەی ساختە ئەوانەی بەکارە نەبێت زۆر جار ئەم کەسە پەنا ئەباتە بەر ناوی خوازرا و وێنەی نەخوازراو ڕەگەزی خۆی تەمەنی خۆی وێنەی خۆی ئەگۆڕێت کە زیاتر مەبەستی ئەوەیە کە ئەم تۆڕە بەکار بهێنرێت بۆ شکاندن بەداخەوە دەستی حیزبەکان و میدیای سێبەریش لەمەیە هەیە کە پەنا ئەبەنە بەر تۆڕە کۆمەڵایەتەکان بەر دروستکردنی ئەکاونت و پێیجی ساختە ئەوانە بۆ ئەوەی لە پێناوی بەرزکردنەوەی ناو ناوبانگی خۆی و جوانکردنی خۆی ئەوی تر بشتێنە ئەوی تر ناشرین بکات کە ئەمە ینی کورد نەریتێکی ناشرینی هەیە بەداخەوە لە یەکتر شکاندن و یەکتر ناشرینکردن کە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ لەوانەیە بڵێم 6 ساڵ پێشەسە بکاتی شەڕی ناوخۆ جاکبوونەوەی نشخاق لە شۆڕشی کورد و باڵباڵن و ئێستش لەم دۆخی قەیران و دۆخی ئاڵۆزی دنیا و هەرێمی کوردستانە قەیرانی سیاسی و ئابووری و کاریگەڕێکی هەیە ینی سەیرەکەی حیزبەکان دەستیان هەیە بە دڵنیاییەوە لەوە کە بە چەندەها خەڵکیان تەجنید کردووە بۆ ئەوەی لەوی تر بدەن ئەوی کە ناشرینکەن جا بە یاسا ڕێکە نەخراوە بە کۆنتڕۆڵ ناکرێت لە ڕووی سکیوریتی مۆزوعی یاسا ئەو پرسیارەش دێتەکایەوە ئێستاکە هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان لە هەر تەمەن و لە هەر ڕەگەز و لە هەر قۆناغ و لە هەر فکرە و لە هەر شوێنێک بێت ئەتوانێت هەر کام لە تۆڕە کۆمەڵایەتەکان بیەوێ لە ڕێگەی هەتاگەر ئاستی خوێندەواری و ئاستی زانستیشی باز نەبێت لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکەیەوە کاونتێک پەیجێک بۆ خۆی دروست بکە ئەم ئاسان دەستگەیشتن ئاسان بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی وەروە ئەوەندە ئاسان بتوانێت ببێتە ڕۆژنامە و محەلیلی سیاسی یاخود تەقلیدی کەسێک بکات یعنی بۆچی یعنی هیچ ڕێگایەک نییە هیچ یاوەکو باست کرد بە یاسا بۆچی پرۆژەیەک پێم وابێ هەشەو جێبەجێ ناکرێت چونکە یان ینی پەرلەمان بۆچی ئیش لەسەر ئەمە ناکە کە بۆی هەر کەس لە ڕێوە هات نییە چونکە ڕەنگە مناڵێک نەزانێ ئەمە چەندێک بۆ خۆی زانیە چەندێک باشیە کۆمەڵێک ئەرشیف و مێژووی بۆ خۆی هەبێ ڕەنگە دوای 10 ساڵی تر 5 ساڵی تر ئەمەی ببینێ مەسەن بۆی نەشۆرێتەوە لای هاوڕەکانی بمێنێتەوە بەڵام خۆ لەم قۆناغەیان نازانێ ئەو گرفتانە زۆرن کێشەی کۆمەڵایەتی دروست بوو بڵاوبوونەوەی کۆمەڵی وێنەوە گرتە ڤیدیۆ کە ڕەنگە زۆر ئاسایش بوو بەڵام لە چوارچێوەی ناو هاوڕێ و برادەرایەتی ئاساین بەڵام بێتە سەر شاشەکان بۆ ئام بێ خراپە دیدگای ئێوە یعنی ڕای بۆچوونی ئێوە قسەتان لەسەر ئەم بابەتە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان دەسەڵات لایانی معنی بەم بابەتە چی بکەن؟
بەڵێ طبعاً وەکوتم ئەمە سەرەتا پێویستی بە هوشیاریە پێویستی بۆ ئەو تاکانە هوشیار کرێنەوە ئەم تۆڕە کۆمەڵایەتانە چۆن بەکارهێنن لە هەرێمی کوردستانە یاسای ژمارە 6 ساڵی 2008 مانە یاسای خراپبەکارهێنان ئەمریکانی پەیوەندی بەڵام ئەمە زیاتر باسی ئیمێل و باسی پەیوەندی لە ڕێگەی مۆبایل و ئەوان ئەکا ڤایبەر و ئەمانەشی ساڵی 2009 خراە سەر بەڵام کێشەکە لەوەی ئێمە فەجوە و ینی بۆشایەکی یاساییمان هەیە ئێمە قاعدەیەکی یاساییمانێڵێ لا عقوبە ولا جەریمە ئیلا بالنەص هیچ شتێک بە تاوان دانان ئەبێت یان سزای بۆ دانان ئەبێت دەقێکی یاسایی هەبێت لە هەرێمی کوردستانە یاسایەکمان نییە بە میدیای ئەلکترۆنی و سوشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان کە کاتی ئەوە هاتوو کە یاسایەکی تایبەت هەبێ بەوە یاسای خراپبەکارانەکانی ئامێرەکانی پەیوەندی هەندێک جار بۆتە شتێکی لاستیکی و مەتاقی تەنانەت ڕۆژنامەنووسی پێ دەست بەسەر و دەستگیرەکرێت کە لە کاتێکا ڕۆژنامەنووسی یاسای تایبەت بەخۆی هەیە ینی لەوەش ئیستیغلالکردنە یاخود بەکارهێنانی مناڵ خەڵکێک کە ینی بە شێوەیەک باری دەرونی شێواوە کە خەڵکێک پێڵێن شێت بەڵام لە زانستا شتێک نییە پێوترێ شات یانیم چە شت سیرێکی ئیستیغلال ئەکرێ بۆی جنێو بۆ بداڕەخنە لە حکومە گورێ ڤیدیۆی بڵاوەکەنەوە بەبێ ئاگەی لە خۆی بێ یاخود ئەو کەسە بزانێ ئەمە چیە ینی بەداخەوە ینی کۆمەڵگی کوردی دائیمەن هەوڵەدات ینی ئیستیغلالی شتەکان بکە ئیستیغلالی تەکنۆلۆژیا بکە ئیستیغلالی کەسەکان بکە بۆ بەرامج سیاسی خۆی و بەرژەوەندی حیزبی و تەسکی حیزبایەتی خۆی وەکوتم کێ بەرپرسە لەمە ئەنی من جارێ مناڵێکم بینیوە تەمەنی 12 ساڵ ئادی بۆ من نردوو بۆ فەیسبوک سێرەکی ئەکاونتی هەیە ئەنی ئەم مناڵە چیەکات لەم فەزا شێواوە ئەلکترۆنیە ئەنی بە پلەی یەکەم دایک و باوکی خێزان بەرپرسە لە پەروەردەی مناڵەکانی وە کۆنتڕۆڵکردنی ئەجا خزمەت گوزاری ئینتەرنێت بەردەستە ینی شتێکە ئاسانە شتێکە خێرایە شتێکە نرخی هەرزانە وەیسە بەردەوام لە هەرزانکردنیایە باسی کوالیتی و خێرایەکەی ناکەم بەڵام باسی بەردەستێکە یەکەم ئەمە وای کردووە کە تاکەکان وەکو شتێکی تەقلیدی و لاسایکردنەوە بەکاری بێنن بەبێ بزانێت ئەمە چی ینی خۆش باوەڕی شێرکردنی شتەکان نووسینی کۆمنت بەبێ ئەویت کە بچێتەوە بۆ سەرچاوی ئەسلی زانیاریەکان ئایا ئەمانە چکە شتی کۆمەڵایەتی ئەمانە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەنی بە سەرچاوی فەرمی زانیاریەکان دانانرێ مەگەر دامەزراوەیەک خۆی کەناڵێکی ئاسمانی دامەزراوێکی میدیایی وەزارەتێک حیزبێک ئەکاونت و هینجاری وهەیە بە ناوی کەسێتەکان و بە ناوی حیزبەکان و ئەکاونت و پێیج دروست ئەکرێت. نکتەیەکی زۆر خۆشە دکتۆر نەفەر هەیە پێیجی ساختەی بۆ دروست کراوە بەڵام پێش خودی ئەوەی کە باڵین کارکتەرەکە پەیجەکە دروستکە ئەمان بۆیان دروست کردو کاتێککە خۆی دروستی کردووە فێسبوک ئەوەی خۆی سووتاندوتی ئەمە مێژوی کۆنترلەوەی خۆت ساختەکە مەڕخاوانما بزێگە دەستخاوانەوە جارە هەیە کەس ساتوتە سەر شاشوتیت کاکە بەخاتری خۆ من هیچ ئەکاونت و پێیجێکم نیە 5-6 ئەکاونت و پێنج بە ناوی منەوە دروست کرد ڕۆژانش هەواڵ و زانیاری بڵاوەکەن شتی محتەرەمیش بڵاوەکەنەوە ینی باڵێ هەر کولەن بە ناوی کابراوە کاگاونت کراوەتەوە بەڵام هیچی خراپیش بڵاو ناکاتەوە تر خەڵکیش جۆرێک لە جۆرەکان نانەت ئەوانەی کە مردوون ینی کەسێک کە کۆچی دوای کرد من دکتۆرێکە بوو دکتۆر عەبدولئەمیر فەیسەڵ پرۆفیسۆر بوو سەرپەرشتاری توێژینەوەکەم بوو چەند ساڵە پێش ئێستا پارە ئەمری خۆی کرد شتێکی دکتۆرای هەبوو لە ڕۆژنامەنووسی ئەلکترۆنیا لە هەموو وڵاتانی عەرەبی شتێکی جوانی نووسی بخۆی ڕۆژنامەنووس باسی ئەوەیە کرد کە چارە نووسی ئەکاونت و پەیجەکانمان لە تۆڕە کۆمەڵایەتەکان دوای مردنمان چی لێدێ ینی ئەوە شتێکی گرنگە ینی بەڕاستی پێویستە ئەو لە شوێنی خۆی لە کۆمپانیەکەەوە بسووتێنڕێ ئەو کەسە چۆن کەسێک کە ئەمرێتە چ لە دایری نفوس یاخود لە کۆمپانیای خۆراک ناوی ئەسەر ئەبێت لە ینی خەڵک هەیە شتەکانی ئەو بەکارهێنێتەوە یاخود تاگیەکە یاخود دەچێتە ناو زانیاریەکانەوە کە ئەمانە نەفەر هەیە مردووە بەس ئەدیشی بۆ نێرێ نازانین لەو دنیاوە دەنێرێ ینی زۆر ئەسەرانە کۆمەڵی کێشەی زۆر هەیە ئەنجا جگەر لەوە ئێمە ینی کێشەی دەرونی خەمۆکی ئەو کەسێکی شەڵەژاوە دایمەن خەم و خۆراکی وەکو پاکەت و شخارتی جاران وایفایەکە و ئینتەرنێتەکەی و مۆبایلەکەی دایمە پێ ینی کەسێکە قسەی لەگەڵەکەی یان تەنان دوای لێ هاتوو میوانداریش کابرا و توبی وڵای کە تەلەڤیزیۆن و سەتەلایت لە ماڵی خۆشم هەیە وایفایم هەیە من هاتووم بۆ میوانداری کەسەکان زیاتر پەیوەندی ئەنبعد لە دوورەوە ینی پەیوەندەکانە بەس ئەوە پەیوەندی لە نزیکە و سێرەکەی هەمووی خەریکی مۆبایل و فەیسبوک و ئینەکەیت ینی وەکو بەڵێ وەکو پاکەت و شخارتەکەی جارێنان ئەنی خەڵک پێی ئاڵوودە بووە ینی خەم و خۆراکی بەس ئەوەیەتی فەیسبوکەکەی و یاری ئەلکترۆنیەکان و پەبجی وانە من دەخۆیەکێک لە کەناڵ ئاسمانەکان ئەوەی بڵاو کردبووە کە
گەنجێکی خەڵکیێکێک لەم شارانی کوردستان با نەبێتە ناوچەگەرێتی ناوی نانم لە وڵاتی سوید پەنجاویەک کاتژمێر لەسەر یەک پەبجی بەکارێنە ئەمەی بە دەستکەوت دانابوو کاکە تۆ بێ سیاسەتی میدیاییت هەبێ سیاسەتی هەواڵیت هەبێ ئەم هەواڵە ینی گەنجان هاان ئەدەی بۆی پەبجی بەکارێن بۆی خەو خۆراکیان هەر ئەوە بێت ئەمانە زۆر کێشەیە جا کێشە لەسەر لایەنی تەندروستی لەسەر پشت لەسەر ژوگەکان لەسەر فەقەراتی پشت لەسەر فەقەراتی مل لەسەر لایەنی کۆمەڵایەتی لەسەر لایەنی ڕەوشتی لەسەر لایەنی کللتوری کاریگەری هەیە لەسەر دابوونەریت لەسەر بەها پیرۆزەکان بەرکەوتنی هەیە گرفتێکی تریش دروست بووە دەبینین بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە دەرلەوەی لە کاریگەریان هەیە پێم خۆشە دیرگای بەڕێزت بزانم گەرچی ڕەنگە هەر بەواری ڕۆژنامە نووسیشە بەڵام تێکەڵیەکە بەدەر لەوەی با بڵێن زانیاری هەڵە و کۆمەڵێک کەس ئەوانە هەنێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە کاتی گرتنی وێنەیە کۆمەڵێک فلتەرات و کۆمەڵێک ڕەنگی مرۆڤەکە دەگۆڕن بەرمیوانێک لێرە بوو باسیەوەی دەکەی وتی ئێستا خەڵکەکە ڕاستی خۆی نابینێ خۆی لە وێنەی ناو شاشەکەیەوە دەبینێت پێ وایە لە کاتە ئەمە بە کۆمەڵێک قۆناق تێپەڕی وایە یاخود بە ئەلکترۆن ئەی ئەمەش کێشەیەکی باڵێن دروزەکە چ هەتا گرفتی ڕەنگە کۆمەڵایەتی خەمۆکی وەکو باست کرد لە اینی کۆمەڵگی کورد جارەوە باسیەوە کراوە کە کابرا ژنیان بۆ هێناوە نەیزانانی و یاخود شووە سەیری ئافرەتێکە ئافرەتێکیان پیشاندە بەڵام بەڕاستی تەکنۆلۆژیا تۆڕە کۆمەڵەتەکان ئەوەی ئەخلاقیاتی سوورە وێنە یعنی جارو هەیە ڕتوشکاری ئەکرێت جوانکاری بۆ ئەکرێت فێڵی تێ ئاکرێت یاخود دەستکاری وێنەی کەسێک ئەکرێت کە ئەمە دەستخستنە ناو کاروباری کەسێتیەوە ئەمە شتێکی لە ئەخلاقیە یا مەسەلەن وێنەی خەڵک وێنەی خێزانەکەی وێنەی کە سوکاری وێنەی چالاکیەکانی یاخود بەڵگەنامەی ساختی بۆ دروست ئەکرێ وێنەی ساختە دەستکاری وێنە ئەکرێ مۆنتاژ ئەکرێت دۆبلاژ ئەکرێت شتەکان گرتەی ڤیدۆی ئەقرتێنرێ ئەوەنەی بڵاوەکرێتەوە کۆڵێ وەیل للمصەلین الذين عن صلاتهم ساهون ینی چاواشەکاری ئەکرێت کە ئەمانە هەمووی ئەبێ بە یاساڕێک بخرێت ئەمانە بەرپرسیارەتی یاسایی لێکەوت ئەمانە دواتر کێشەی کۆمەڵایەتی لێکەوتو ئەنی بەشێک لە دیاردەی جابوونەوە و خیانەتی ئەوسەری ئەوانە ئەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتی ئیستیغلالکردنی خەڵک چەند گەنجێک پەیوەندێکی سۆزاری لەگەڵ کچێک دروستەکە بەڵام دوایی وێنەی داوای وێنەی لێەکە یا گرتەی ڤیدۆی هەڕەشەی لێەکە کە دواتر بڵاوی بکاتەوە ئەگەر ئەوەنە پارەم بۆ نێنێ ئەگەر خۆتم تەسلیم نەکە ئەگەر ینی ئەمانە من دەستخۆشیەکەم لە هێزەکانی پۆلیس ئاسایی زۆر جار ئەو کەیسانیان ئاشکرا کردو تۆمەتبارانی ئەو تاوانبارانیان دەستگیر کردووە بەڵام زۆر جاریش هەبووە ئەنی نەتوانراوە ناسنامەی کەسێتی کەسەکە ئاشکرا بکرێت لەبەرەوەی ناوەکەی خوازراوە وێنەکەی خوازراوە بە ئاشکرا جنێوەدا بە ئاشکرا تەشیر و ناوزەڕاندن ئەکا تۆمەت هەڵ ئەبەستێ بەس دکتۆر لێرە لە کۆمنت لە بابەتێکی تریش زۆرە نەوانەی نازناویشیان ئاشکرایە و ئەکاونت و پەیجەکانیان بەناوی خۆیانەوە و قسەش دەکەن و جنێوبارانێکی زۆری خەڵکیش دەکەن بە باش و بەخراب و ڤیوەیەکی زۆری شانەیە لە لایەبەکانە ئەی ئەمانە چی ینی ئەمانەش کاریگەریەکیان دەبێت زۆرن وەکو محەلیلی سیاسی دەرەکەون وەکو چاودێری کۆمەڵایەتی دەرەکەون بە هەمواشەوە دەبینی لە کۆمەڵگای کوردی زۆرە ناوانەی لە هەموو کەسێک ینی پێم خۆشە کۆمەنت بەڕێز شامزام لەسەر و بابەتە دەبینی کابرا پیشەیەکی هەیە کاسڵان ڕەتی بەەوە نییە بێ قسە بۆ خەڵکی بکە بووەتە دەمڕاست و خۆی بە ناوی هەموو کردەوە قسەکە بە ناوی هەموو گەنجی کردەوە قسەکە بە ناوی هەموو چینی مەزڵومینەوە یا قسەکە گرفتی وەکو ئێسش بەڕێزت باس کرد شارچێتیان دروست کردووە یاخود گرفتی ڕەگەزی هەتا شەڕی نێوان ڕەگەزی مێنەوە ڕەگەزی نێنە هەتا بابەتی نێوان موسڵمان و غیرە دینەکانی تر ینی ئەمانەش دیسانەوە فەزاکە ئەوەی تر خێزەونە ئەوەی تر مشکلە دروستەکە ئەمانە چی؟ وڵێ بەداخەوە لە کۆمەڵی کوردیا بەگشتی ڕێز لە پیشە و سپۆڕی پیشەی و ینی ئەوە ناگیرێت خودسێتی پیشەی بڵێن پیشەی بوون ڕێز ینی کابرا بەبێ ئەوی پسپۆر بێ لەباری ئاینی یا لەباری سیاسی یا لەباری میدیایی سەیرەکەی بەڕاست و چەپە قسە ئەکا و تۆمەت ئەبەخشێتەوە یا فتوى ئەدا یا چیەکە کە ئەمانە فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون وآية تانية أهل الذكر يعني أهل العلم تانية علوم الشرعي نقلهم اختصاص بسبوريك أقريتو ولك تشون نخوشك أشي ولا بزيشك لا بزيشك أشي بزيشك بسبور ياخذ لباري خانو بروش اندازيارك لباري ميكانيكي اوتومبيلك لباري كهربائي مالك بس بو اواتشي بو خلقي بسبور بو شتيكا
ڕێز لە خەڵکی پسپۆر بگیرێت لە پیشەی بگیرێت ینی لە هەرێمی کوردستانە هەموو لایەنەکان هەموو چین و توێژەکان هەموو ڕەگەزەکان دراون بە یەکە بۆی پشێویەک دروست بکرێت ئەمەش ینی بەڕاستی بەشێکە لە جەنگی دەرونی پرۆپاگەندەی سیاسی دژمنان جا بە نەزانی خۆمان بیا بە زۆرزانی دژمنەکانمان بێت نیکابرە جاری هەیە لە شکرکەشی وڵاتێکی بێگانە سیرەکی خەڵکێک دەستخۆشی لێ ئەکات بەرپەرچی تۆ ئەداتەوە بەرپەرچی خەڵکێک ئەداتەوە لە کاتێکا کە تۆ نەتەوەیەکی خاکت هەیە نیشتیمانی خۆت هەیە هەرێمێکی خۆت هەیە ئەو یاسای نێودەوڵەتی پێشێ لە کات ینی شەرعیەت ئەدا بە خۆی پروپاگەندەی سیاسی بۆ خۆی ئەکات بەناوی خلافەت و بەناوی ئاین و بەناوی زۆر شتەوە یا بەناوی نەتەوەی بوونەوە بەناوی کوردایەتی و ینی کوردایەتی و شۆڕش بە تۆ ئەفرۆشێتەوە کاتێک باسی قوت و ژیانی خەڵک ئەەکەی ئەو تۆ بە خیانەتکار و تۆ بە نیشتمان فرۆش ئەوانەدا ئەنڕێنی هەموو کەس بۆ خۆی لە شوێنی خۆی بووە بە مفتی و بووە بەوەی کە بە دادوەر و بە حاکمیان ئەگەر وا بێت ئێمە بدادگەر دادوەرەکان هیچ کارێکیان نەمێنێت جا ئەمە بەشێکی دەکەیس ئەبێ دادوەری گشتی ئەنجومەری دادوەری ینی داواکاری گشتی ئەو شتانە بجۆڵێنرێت زۆر باشە تۆمار کرێت بەڵێ زۆر جار بەداخۆ خەڵکە دەستە بژێر و ڕۆشن بیر و بەناو ڕۆژنامە نووسەکەش سیرەکەی ئەوە ئەوە نیش دەبنە قوربانی بەتابەت بەس دکتۆر ویستم ئەم پرسیارە ڕەنگ دەرفەتمان زۆر کەمەوە دەمێ قسە لەسەرم بابەتەکەم ئەم خولەی پەرلەمانی کوردستان ئەتوانم بڵێم زیاتر لە یاسادانەر و زیاتر لە ئینسانی ئەکادێمی کەسانێکی زۆری شتیا بوو کە ئەزمموی کاوی ڕۆژنامە نووسیان هەبوو بە فێلیواتە توانم بڵێن ڕێژەیەکی زۆر ڕۆژنامە نووس لە ناو پەرلەمانی کوردستانی خۆیان بە فعلی ئەکادمی بوون ڕەنگە مەیدانیەنیش عملیان کردووە بۆچی ئەوان تا ئێستا پرۆژەیەکیان ینی ئەوان درکیان بەم قێزەونیەی فەزای مەجازی نەکردووە لە هەرێمی کوردستان و ینی بەم بێسەروبەرەیە شتێک هەیە من نەمانزانی مچکە یاخود کرابە یاخود بۆ نەکراوە یاخود کەی بەتەمان بیکەنەوەی وەکو معلوماتەوە یاخود پێشنیارتان چێ بۆیان ڕاتان چێ بۆیان یا وەکو ئەکادیمیەکان هیچتان نەکردووە خۆی بەرنەمەند تەڵەن چەند لیژنەیەکی پسپۆری هەیە لیژنەی ڕۆشنبیری هەیە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا هەیە ئەو لیژنانە بێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی مامەسانی زانکۆ ڕۆژنامە نووسان ینی بەپێی پێویست بەپێی خۆناغەکان هەمواری یاساکان کەنەوە یاخود یاسای نوێ دابنن بەهۆی پەخستنی پەرلەمانی پێشوو خولی پێشوو یاخود کاڵەکەبوونی پرۆژە یاسایەکان یاخود زۆر جار ینی حکوومەت ینی پەرلەمان کە پەرلەمان زیاتر حیزبەکان مەرجعین و ئاراستێکن جاروای دانیشتەکانی پەرلەمان بۆ شتی لاوەچی بۆ دەنگدان لەسەر کەسێک بۆ پرسێکی لاوەچی ینی لەسەر وشەیەک هەروای لەسەر وشەی ڕێکەوت و بەڵگە وشەکانیش تۆزێک سیرەکەی لەسەر ئەوانە کۆبوونەوەیەکەکەن بەڵام جاری وە هەیە قوتی خەڵک بژێوی خەڵکی یا پرۆژە یاسایەک بوارێکی ژیان کە پێویستەکە ئەولەویەت هەبێت پلانێک هەبێ بۆ ئەوە من ئاگادارنی بیزەبێت ینی لەسەر ئەم سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان پرۆژە یاساکراوە بۆیە هەبێت لەوانەیە هەوڵ هەبێت ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی خەڵکانی دەستە بژێر ڕۆشن بین لە هەوڵی ئەوەیە بوو بێتن بۆ نمونە لەسەر زۆر باشە دکتۆر هیچ کاتنەماوە یەک پرسیار بە کورتی زۆر بە کورتی وەڵام بێت تا چنێک سۆسیال میدیا تەنانەت زمانی کۆمەڵگەشی گۆڕیەوە هەنێ وشەی هێناوەتە ناو کۆمەلگا بەداخەوە بەلایەنە خراپەکە مەبەستمانێک بەباش بەدڵنیاییەوە میدیا و سۆشیال میدیا شمشێرێکی دوودەمە بە کچاک و بە خراپ ئەتوانێت ڕۆڵ ببینێت و مرۆڤ چۆن خۆی خێزی شەڕ و خێری تایە تەکنۆلۆژیاش ینی بەردەست و بەرەکەی ئەوە کۆنتڕۆلیکە بەدڵنیایەوە لایەنی کللتوری و لایەنی زمان کاریگەری هەبووە زۆر وشە و زاراوی بیانی و ئەوانەی هێناوەتە کایەوە ئێمە زۆر دەستبەرداری کللتوری ڕەسەنی خۆمان و وشەی پەتی و ڕەسەنی کوردی بووین جاروهەیە تۆ وشەی پەتی و کوردیەکان وسی خەڵکەڵێ بە واتای چییە بەڵام بۆ وشە بیانیەکە لە تۆ باشترە زانێ واتای چییە و کە ئەمە بەشێک لە ئیندیماجی هەزار بەشێک لە کللتوری وڵاتانی هەژمونی وڵاتانی سەردەستە و داگیرکەرە بۆ سەر ئێمە بۆ ئیمپراتۆریەتێکی دروست کردووە ینی گەلە ژێر دەستەکان وڵاتانی جیهانی سێ ئەمانی خۆمانانی کەوتونەتە ژێر کاریگەری کللتور و زمانیش بەشەکە لە کللتور کاریگەری نەرێنی بەڕێز پرۆفیسۆر یاریدەر دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ سپاس لەم تەوەرەیە لەگەڵمان بووی سپاس دەکەین بینەرانی عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوەلای تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام فرم دايشة
وازی لێبێ ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة صبصة بسيطة 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 چییە؟ فێر نەبی؟ ئەلۆ برنجی مەحموودە؟ بەڵێ با گوێ بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی مەحمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی مەحموود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی مەحموود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة صبصة بسيطة شێ بوریا؟ ئەی تۆ ێستا نەگیرابووی؟ ڕبا بەوە ڕیکلام بوو ئایا ئەزانیت ئێمە پێشەنگ بووین لە داونلۆدی بێ سنوور و لە خێراییدا کە لە ناو شار و دەرەوەی شاری سنووری پارێزگای سلێمانی بەربڵاوترینین ئێمە فانسینێتین بەردەوامین لە خزمەت گوزاری ناوازەکانی ئینتەرنێت و نرخی گونجاوی ئۆفەرەکانمان تۆی خاوەنکار و کافێ و ڕێستۆرانتەکانیش دەتوانن سودمەند بن لە خێرایی و خزمەت گوزارەکانمان بەڕادەیەک کە ببنەجێ ڕەزامەندی کڕیارەکانتان بەهۆی خێرایی ئینتەرنێتەکەت لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان و سەرجەم ئەو ئامێرانەی کە ئینتەرنێتیان پێویستە فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور ژماری تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37. ئاسوودەیی دایکان ئەو کاتەیە کە لە ئاسوودەیی مناڵەکانیان دڵنیابن بۆ ئەوەی ماڵ هەمیشە زەردەخەنەی لێ ببارێ ئەبێ جگەر گۆشەکانمان دایبیەکانیان لە باشترینەکان بێ دڵنیابین لە خەوی قوڵ و ئارامی مناڵەکانمان بۆ ماوەیەکی زۆر توانای هەڵمژینی هەبێت توندوتۆڵ بێت و پارێزگاری جەستەی ناسکی بێت مناڵەکەم داهاتوومە بۆیە باشترینەکانی بۆ بەکارهێنم لەمساش باشترینە لەمسا دڵنیایی ماڵەکانمانە خۆشی بێترشی بێ لە هەفتەیەکە زۆرترین خواردن بخۆین برنجە جا چ برنجێک لە تام و بۆن جیاواز بێت و دەنکەکەی درێژ بێت ئەوە قسەی من نییە بەڵکو زۆربەی شێفە شارەزاکانی ناو چێشتخانە وا دەڵێن برنجی ئاوزێڕێکی کە لە باشترین برنجەکان 11 هندیە وەرن بە یەکەوە برنجی ئاوزێر تاقی بکەینەوە خۆشی بە لەزەت تەنها لە برنجی ئاوزێڕە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، منگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئازانم دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە دەمانەوێت قسە لەسەر ڕووداوی 4 تەموزی ساڵی 1958 بکەین
با بزانین ژیان لە ساڵی 1950 پێش چواردەی تەمووز و لە چواردەی تەمووز و دوای چواردەی تەمووز چۆن بووە شۆڤەیەک وەروا گەڕانەوەیەکی ئەو مێژوویە لەلایەن میوانێکی زۆر بەڕێزمانەوەیش بەڕێز مامۆستا کامەران بابانزادە مامۆستای زانکۆ خوێندکاری دکتۆرا و هەروەها پسپۆڕی بواری مێژووش کەوا لە ڕانیەوە لەگەڵمانە مامۆستا سڵاوت لێبێ و بەیانیت باش. سڵاوی خۆی گەورە لە ئێوە لە بیستەران و بەیانی هێوەش باش. زۆر سپاس مامۆستا کامەران ئەمڕۆ چواردەی تەمووزە و با بڵێین لە ساڵی 1950 ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵی 1950 لە ڕۆژی چواردەی تەمووزمان بۆ باس بکەیت لە عێراق چی ڕوویدا با بزانین بۆچی هەموو ساڵێک ئەم کاتە پشووە و لە یاد و زیکری هاوڵاتیانی عێراقی چی هەیە و وەروەها بینەرانیش ڕەنگە پێیان خۆش بێ بزانن شۆڕشی چواردەی تەمووز یا خۆ ئینقلابی چواردەی تەمووز یان ڕووداوی چواردەی تەمووز چ ڕووداوێکە. بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان دیارە چواردەی تەمووز ئەو ڕووداوەیە کە لە چواردەی تەمووزی ساڵی 1950 گۆڕانکاریی گەورە لە عێراق ڕوویدا بەوەی کە عێراقێکی مەلەکی پاشایەتی کە لە ساڵی 1920ەوە دروست ببوو با سەرۆکایەتی مەلیک فەیسەڵ یەکەم و لەو میانەدا سێ مەلیک بە دوای یەکدا باوک و کوڕ و کوڕەزا حکمڕانی مەلەکێتی عێراقیان کردووە. لێرەوە لە چواردەی تەمووزەوە لە ئاکامی ئەو کۆدەتایەوە عێراق لە ڕژێمی پاشایەتیەوە گۆڕا بۆ ڕژێمێکی کۆماری کە هاوشێوەی ئوردون و وڵاتانی کەندا و تا ئەو کاتە وڵاتێکی پاشایەتی بوو. ئەمە لە ڕووی گۆڕانکاریەوە بەتەکید وڵاتێک لە ڕژێمی پاشایەتیەوە بگۆڕێ بۆ کۆماری کۆمەڵی گۆڕانکاری ڕیشەی گەورە بە دوای خۆیدا دەهێنێ. لە ڕووی ناوەڕۆکەوە لە 1955 بەدواوە کۆمەڵێک لە ئەفسەران بە ناوی ئەفسەرانی ئازادی خواست لە سەرەتاوە بە سەرۆکایەتی پیاەک بە ناوی حوسێن سڕی و دواتر عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف و کۆمەڵێک لەو ئەفسەرانە پێکەوە ڕخستنێکی سەربازی نهێنیان لە ناو سوپادا ڕێکخست. ئەوە بوو لە چواردەی تەمووز بەشێکی باش لە ئەم لیوا و پێکاتە سەربازیانە هێرشیان کردە سەر کۆشتی پاشایەتی و سەرۆکوەزیران نووری سەعید ئەو کاتە و ئەم کۆدیتایەیان کرد. ئەمە کۆدیتایەیان با بڵێن ئینقلابە یان شۆڕشە. شۆڕش بە مانەفراوانەکەی کە گۆڕانکارێکی ڕیشەیی هەمەلایەنەیە ئەمە شۆڕشە. بەڵام لە ڕووی میکانیزمەوە بەوەی کە تەنها نوخبەیەک دەستەبژێرێک لە ئەفسەران و سەربازان پێی هەستان ئەمە کۆدیتایە لە ڕووی میکانیزمەوە بەڵام لە ڕووی کۆی گۆڕانکاریەکانەوە گۆڕانکاریی ڕیشەیی بوو کەواتە شۆڕشە. پێش شۆڕشی چواردەی تەمووز عێراق هاوپەیمانی ڕۆژئاوا و لە ئەندام بووە لە پەیمانی ناتۆ و بەشێک بووە لە حلفی بەغدا کە ئەو کاتەی وڵاتانی دۆستی ئەمریکا سەرپەرشتیان دەکرد و هێزە چەپ و شۆڕژێڕەکان ئەو کاتەی زیاتر لایەنگری هێزە میلیەکان زیاتر لایەنگری یەکێتی سۆڤیەت بوون لەبەرەوەی شۆڕشی چواردەی تەمووز لە گەرمەی ساڵانی شۆڕشەڕی ساردی نێوان بەرەی وارشۆ و بەرەی ناتۆ سەری هەڵدا. بۆیە شۆڕشی چواردەی تەمووز دەتوانم بڵێم ئینقلابێک بوو کە پێگەی ئەمریکای لە عێراقدا بەرەو پێگەی یەکێتی سۆڤیەت برد و عێراقی لە پەیمانی ناتۆ هێنایە دەرێ لە هەموو ئەو ڕژێمانی کە هاوپەیمانی ڕۆژئاوا بوون ئاڕاستەکەی گۆڕی. لە ئاستی ناوخۆش حیزبی کۆمۆنیستی عێراق و پارتە چەپ و بابرین پارتە نەتەوەی شۆڕجەڕەکان جارێکیکە لە قۆناغی مەلەکی کە ئازاد نەبوون لە خەبات و لە زیندانەکاندا بوون هەمویان ئازاد بوون. لە ئاستی کوردستانیش بە هەمان شێوە پارتی دموکراتی کوردستان لە پارتێکی نهێنی نوخبەوی سنووردارەوە لە دوای چواردەی تەمووز ڕێگەی پێدراوەکو پارتێکی فەرمی کار بکە و لە دوای چواردەی تەمووز دەتوانم بڵێم جوولانەوەی سیاسی لە کوردستان لە سەرانسەری عێراقا چۆ خۆناغێکی گەورەترەوە. بۆیە ژیانی سیاسی لەلایەن پارتە سیاسیەکانەوە ژیانی کۆمەڵایەتی بە وروژاندنی ئیسلاحی زەراعی کە دواتر بە عقارێکی تری دابرا ئەگەر پێتان چاگە بێ باسی دەکەم و هەروەها ئاستی نێودەوڵەتی لەبەرەوەی عەبدولکەریم قاسم زیاتر هێندەی عێراقی بوو هێندە عەرەبی نەبوو چکە هاوکات بوو لەگەڵ هاوپەیمانەتی و یەکگرتنی سووریا و میسر هاوپەیمانەتی عەرەبی لەو کاتەی بەشار الئەسەد و جەمال عەبدولناسر و هاوپەیمانەتی هاشمی لە نێوان میسر و سووریا و ینی کۆمەڵێک هاوپەیمانەتی و گرێبەستی عەرەبی هەبوو کە ڕوحی عروبە و یەکگرتنەوەی عەرەبایەتی لە قۆناغێکی لووتکەدا بوو. بەڵام لەو قۆناغەدا عەبدولکەریم قاسم زیاتر دەیویست عێراقدا ببڕێ لە هەموو ئەو شەپۆلە و عێراق عێراقی بێ نەک عێراق بەشێک بێ لە مەنزومەی یەکگرتنەوەی وڵاتانی عەرەبی. بۆیە ئەمە کۆمەڵە گۆڕانکاری گەورەیە کە لە دوای چواردەی تەمووزدا سەری هەڵدا. زۆر باشە مامۆستا کامەران کەواتە ئەو گۆڕانکاریە لە سیستەمی پاشایەتیەوە بۆ کۆماری وەکو ئەو ڕێچکەی کەواگرتیە بەر
ئەو خوێندنەوە مێژویانە بۆ ئەو کاتەی عێراق دەکرێت ئەگەر بێت و عێراق بە سیستەمی پاشایەتی بمایەتەوە هاوتەری بوو هاوپەیمانی با بڵێن ڕۆژئاوا و بریتانیا بووایە یا خود ئەو گۆڕانکاریە ڕوویدا باش بوو یا ینی کەسێک ئێستا گەر ئەو پرسیاریانی بەو سادەیە عێراق هەر بە مەلیکێت بمایەتەوە عێراقێکی سەرکەوتوتر دەبوو یا خود ئەو گۆڕانکاری کە ڕوویدا و سیستەمی کۆماری هاتە ئاراوە. ئەوە نووسێتە عێراقێکی مەلەکی عاقڵ عێراقێکی مەلەکی ژیرە جینە وڵاتی ئوردونیشتاک و ئێستا کە با بڵێن مەلک عەبدوڵڵای باپیری ئەم مەلێک حوسێنی ئێستا مەلک عەبدوڵڵای ئێستا ئامۆزای مەلک حوسێنی دامەزرێنەری دەوڵەتی عێراق بووە یعنی ئێمە دەبێت ئاگاداری ئەوەی بین هەردووچێنێک بنەماڵە بوون بەڵام دەبین ئوردون ئێستا لە ئاستی ناوخۆ لە ئاستی بژێوی و ژیانی هاوڵاتیانەوە لەگەڵ ئەوەدا کە وڵاتێکی نەوتی نیە لە شوێن و استراتیجیک و جیۆسیاسێکی زۆر خراپە بەڵام وڵاتێک کە پڕ لە ڕەفاهیەتە یعنی عێراق لەبەر ناکۆچیە سیاسیەکانی لەبەر مەوقیع و نەوتی زۆر بە سەحمەت بە وڵاتێکی جێگیر دەمایەوە چونکە ڕاستە لە چواردی تەمووز شۆڕش کرا بەڵام ئاگامان لێبێت لە 46 لە 56 لە 41 لە ینی زنجیرەیەک شۆڕش و ڕاپەڕین و نیگەرانیدا دروست بووە ینی نوکتەیەک هەیە لە سەردەمی با بڵێن ڕژەوی پاشایەتی دەڵێن ساڵ هەبوو 1000 ئەنجومەنی وەزیران تێک چۆزارێککە ئەنجومەنی وەزیران دروست کراوەتەوە چەند جار لە سەردەمی با بڵێن سیەکانەوە ئینقلابی عەسکەری کراوە هەر ئەوەندەیە مەلیک لە شوێنی خۆی ماوەتەوە ئەجینا کۆی مەنزومە تێکچۆوەتە عێراق لە پێش 58 شەوە کوردن و با بڵێن ئێرانی سەردەمی با بڵێن ڕەزا شاو خۆناغانە وڵاتێکی هەندە جێگیر و استقرار نەبووە تاوەکو پێشبینیمان وابێ ئەگەر بێت و سواردەی تەمووز ڕووی نەدابایە عێراق تاکو ئێستا بە ڕژێمی پاشایەتی دەمایەوە. زۆر باشە کەواتە مامۆستا کامەران بۆچی شۆڕشەکەی یاخود ڕووداوی چواردەی تەمووز هاتنە سەردەسەڵاتی عەبدولکەریم قاسم و دامەزرانی دەوڵەتێکی کۆماری بۆچی درێژەی نەکێشا بۆچی سەرکەوتوو نەبوو لە کاتێکا بە ڕۆحیەتی ئازادی خوازی و بە گۆڕانکاری بنچینەی هات بەڵام دەبینی گەر هەڵە نەبم لە 63 ئیتر کۆتایی دێ 61 بۆ 63 لەوێ کە عەبدولسەلام عارف کە با بڵێن دیسانەوەیش دەکوژرێت و ئەو ڕابەری شۆڕشەی چواردەی تەمووزیش ئەویش لە ژیان نامێنێت. تۆجارە پێش هەموو شتێک دەبێت بڵێن بە درێژایی فەرمانڕەوایەتی عێراق تاکو ئێستا ینی با لەو بوارەیەوە موسیق بین ینی بەلانی کەم بڵێن تاوەکو ڕوخانی ڕژەمی سەدام ئێمە سەرۆک کۆمارێک یان مەلیکێک لە عێراقا پەیانە بووە هێندەی عەبدولکەریم قاسم خاچی بێ و هێندەی عەبدولکەریم قاسم بە ئەندازەیەک بە یەک چاو سێری هەموو پێکاتەکانی عێراق بکە و هێندەی عەبدولکەریم قاسم عێراقی بێ بەمانەی وەتەنی بوونی عێراقی بەڵام دەبێ ئاگاداری ئەوەی بوون شەپۆلەکانی ئەو سەردەما زۆر لەوە گەورەتر بوون کە عەبدولکەریم قاسم خۆی لەبەر ڕابەگرێ عەبدولکەریم قاسم دەویست هاوپەیمانی سۆڤیەت بێ بەڵام نەبێتە شیوعی هاوپەیمانی سۆڤیەت بێ بەڵام نەبێتە بە شەکل لە حیلفی وارشۆ بەڵام لە بەرامبەردا حیزبی شیوعی ئەمەی بە ئاقارێکی تر دابردوواتە حرەکەی ئیسلاحی زەراعی و هەموو جوولانەوە میلیەکانی بە ئاقاری بە حیزبیکردن دابرد بۆیە لە پێشەوە تێک گیرا لەگەڵ حیزبی شیوعی واتە ئەو ستایلێکی ئیشتراکیەتی دەویست کە خۆی قەنەعەتی پێی بوو نەک ئەو ستایلەی کە حیزبی شیوعی و یەکێتی سۆڤیەتی و چین دەیانویست لە ئاستی عێراقیە لە ئاستی شوناسی عێراقیە شوناسێکی تایبەتی هەبوو نەک عەبدولسەلام عارف و بەشێک لە هاوڕێیەکانی کەوتنە ژێر کاریگەری زەمال عەبدولناسر و مەنزومەی با بڵێن عەرەبیە وڵاتانی عەرەبی موحەد لە ئاستی با بڵێن کورد و عەرەبە لە سەرەتاوە لە یەکەمین دەستوری عێراقیە کورد و عەرەب هەردووک پێکەوە هاوبەشن لەم نیشتیمانە کە ئەمە یەکەمین تێکست بووە کە لەناو دەستوری عێراقیدا ئاماژە بە شەریکایەتی کورد بکرێ واتە کۆمەڵە گۆڕانکاری ڕیشەیی لە بەرنامەدا بوو بەڵام لە لایەکی ترەوە هاوڕێیەکانی لەوانەی کە لەگەڵی دابوون عەبدولسەلام عارف جێگری بوو لە هەموو کاروبارەکانیدا و دووەمین کەسایەتی بووە کاتێک کە کەوتە ژێر ئەم کاریگەریەوە کەوترە ناکۆچی ئەویش بە تەکی لەگەڵ بەعسیەکان واتە بەعسیەکان و ڕەوتی قەومیەکان بە سەرۆکایەتی عەبدولسەلام عارف ئەوە بوو لە 63 ئینقلابیان بەسەر هاوڕێیەکەی خۆیان عەبدولکەریم قاسم داکرد واتە شەپۆلەکان لە ئاستی نەوخۆ لە ئاستی دەولی لە ئاستی دەوروبەر زۆر لەوە گەورەترون بە تەکید هەموو حیلفی ناتۆ و ئیسرائیل دژایەتی عەبدولکەریم قاسمیان دەکرد عەبدولکەریم قاسم ئێستاش یعنی بە شایەدی زۆربەی مێژوونووسانی کورد و عێراقی و سیاسیەکان یەکێک بۆ لە
بە بەراورد لەگەڵ ئەوەکانی تر لە هەمویان باشتر بوو بەڵام پیاوێک و تاقانە بوو لەو ئەفکارەی خۆی پیاوێک بوو لەو ڕوانگەیەوە لە ئاستی میلی و لە ئاستی دەولی و لە ئاستی ئیقلیمی و لە ئاستی جیهانی پشتیوانی نەکبوو هەروە حیزبێکی گەورە نەبوو لە عێراق بتوانێت دۆستەکانی بۆ بهۆنێتەوەکو لە خۆناغەکانی دواتر حزبی بەعس کردی واتە حزبێکی منەظەم کە بتوانێت حرکاتە میلیەکەی استیقلال کا بۆ حزوری خۆی حزبێک بوو نەیتوانی جارێککە کە بۆ خۆی ئەفسەرێکی گەورەی سوپا بوو نەیتوانی جارێککە سوپا لە قانتازی مانەوەی خۆی بەکاربێنێ واتە پیاوێک بوو لە مەبەستا ئێستاش دەڵێن مەبەستێکی شەریفی هەبوو بەڵام میکانیزمی لە بەردەستیدا بوو و نایارەکانی لەو ئاقارەدا دژایەتی گەورەیان کرد و نایانێش سەرکەوتوو بێ کاک مامۆستا کامەران مۆزوعی چواردەی تەمووز و کوردستان ئەگەر با بڵێن ئەو کاریگەریانەی بۆ کوردستان یەکێک لەو گۆڕانکاریانەی کەواتوان بڵێن وەکو باست کرد تاکە پارتی سیاسی کوردی کە توانی جۆرێک لە جۆرەکان سەرکردەکەی بگەڕێتەوە یاخود خۆی فراوانتر بێت لە دەسەڵات و لە کاری سیاسیە بەڵام ئەگەر من هەڵە نەبم پێم وا بێت دیسانەوە کوردیش پشتی عەبدولکەریم قاسم بەردەدا یاخود هەماهەنگی لەگەڵ ئەوەیە زۆر باش نییە ئەگەر باسێک لە پەیوەندی کورد و عەبدولکەریم قاسم کەی لە کاتێکا و بەو نیەتەوە بەو تێکستانەوە لەگەڵ کورد مامەڵە دەکات پێشەموو شتێک دەبێ بزانین کاک مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لە کتێبی بەرزانی و حرەکەتە تەحەڕوریە کوردیە لە بەردی سێمە بە ڕاشکاوی دەڵێ هەتاکو ئێستا ئێمە لە کوردستان لە عێراقا لە سەرکردەیەکی باشتر لە عەبدولکەریم قاسممان دەست نەکەوتەوە کە سەرۆکایەتی عێراقی کرد بێ لەگەڵ ئەوەدا کە باوکی شۆڕشی کرد بەرامبەر بە دەسەڵاتی عەبدولکەریم قاسم لە پێش چواردەی تەمووس لە عێراقدا یان با بڵێنەوەی کە کاریگەری لە سەر کوردستاندا هەبووە حیزبی شیوعی عێراقی بووە کە زۆربەی سەرکردەکانی لە سزندا بوون و گیرا بوون و خەباتەکەی نهێنی بووە پارتی دموکراتی کوردستان کە ئەو کاتە لە نوخبەیەک تێپەڕ نەدەکرد کە لە عێراقا لە با بڵێن لە 46ەوە کە دامەزرا هەمزە عەبدوڵڵا و ئیبراهیم ئەحمەد و هەموو ئەمانەی کە حزبی با بڵێن دموکراتی کوردستانیان بەڕێوە دەبرد مەلا مستەفا لە شۆڕشی کۆماری مەهاباتەوە لە سۆڤێت ئاوارە بوو لە دوای چواردەی تەمووس عەبدولکەریم قاسم لە ڕێگای میسرەوە بابرین جەنابی مەلا مستەفای لە سۆڤێتەوە گەڕاندەوە و پارتی دموکراتی کوردستان بوو بە پارتێکی ئاشکرا و هەموو سەرۆکۆزەکان لە کوردستان و پیاو ماقوڵان بە سەرۆکایەتی ئەو کاتەی مەرحووم ئیبراهیم ئەحمەد چوون بۆ پیرۆزبایی لە عەبدولکەریم قاسم و پەیوەندیەکی هەنجوینی لە بینی کورد و لە بەری عەبدولکەریم قاسمدا هەبوو وەڵام دەبێ ئاگاداری ئەوەی بین یعنی عەبدولکەریم قاسم ژیرۆدەی گرفتەکانی ناوخۆی عێراق و وڵاتانی دەوروبەر و هەموو ئەو منافەسە و چێبەرچیانەی کە لەگەڵی دەکرا لە بەرامبەریشدا یعنی دەبێ ئەوە ئاگادار بین لە قۆناغی یەکەما کورد قۆناغێکی باشی بڕی لە دەستوری عێراقیا شوێنی گەورەی هەبوو لە ڕووی ئازادە سیاسیەکانەوە قۆناغێکی باشی بر لە ڕووی ئازادی سەحافە و ڕۆژنامەگەریەوە چۆ قۆناغێکی باشترەوە یعنی بە دیوێکی تر کورد ئومێدێکی گەورەی هەڵسنی بوو و دووریش نەبوو ئومێدەکانی ئەگەر بەشی وکی هاوتەری بوو ڕێک بڕۆشت بایە لەگەر عەبدولکەریم قاسم قۆناغێکی باشتری دەبڕی بەڵام دەبێ ئاگاداری ئەوە بین وەکو چۆن لە دوای 2003 وەکو چۆن لە دوای شەڕی داعش وەکو چۆن لە دوای ڕیفراندۆم وەکو لە چۆن لە دوای هەموو ئەو قۆناغانە دوای ڕێکەوتنامەی دەزایر هەموو ئەو قۆناغانەی کە بۆ کورد هاتۆتە پێشێ کورد بە پەرتەوازەی مامەڵەی لەگەڵا کردووە دەبێ ئاگاداری ئەوە بین ئەو کاتەش کورد زۆر بە شێوەیەکی پەرتەوازەی کورد لە سەرەتای شۆڕشی عەبدولکەریم قاسمەوە یەکگرتوو بوو بەڵام بە ماوەیەکی کەم ناکۆچیەکانی ناو مەکتەبی سیاسی و مەلا مستەفا سەری هەڵدا یعنی تەنها ئەوەنت پێ دەڵێم کە لە ئەیلولی 1960 کە شۆڕشی ئەیلول سەری هەڵدا کە بەداخەوە هەڵەیەکی باوە لە ئەیلول سەری هەڵندا بوو پێش ئەیلول سەری هەڵدا بوو و سەرۆکۆز و عەشایەرەکانی کورد لە دژایەتیکردنی ڕیفۆرمی کشتوکاڵی لە دژی عەبدولکەریم قاسمدا ڕاپەڕین دەبینین هەلە ناو ئەو کاتەی مەکتەبی سیاسی بە دوو ئاڕاستە بوو جەنابی ئیبراهیم ئەحمەد و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی لە گفتوگۆدا بوون لەگەڵ عەبدولکەریم قاسم جەنابی ئیمام زەلال و کۆمەڵێک لە سەرکردەکانی تری مەکتەبی سیاسی لە کوردستان سەرکردایەتی لەگەڵ عەشایەرەکان سەرکردایەتی ئەم جوولانەوانیان دەکرد دژ بە سوپای عێراق و زەیشی عەبدولکەریم قاسم جەنابی مەلا مستەفا بۆ خۆی لە بەغدایە و پێی وا بوو ئەم شۆڕشە خراپە و نەکرێت دواتر بۆ خۆی هاتەوە سەرکردایەتی شۆڕشی کە لەگەڵ عەشایەریەکان هاوکات شێخ ئەحمەدی بارزان بە سواری کۆپتەر و بە بەیاننامە بە ناوچەکاندا دەگەڕا و ڕخنەی لە مەلا مستەفای برای دەگر کە ئەمە بە هەڵەدات شووە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی و عەبدولکەریم قاسمین واتە مەنزومەی ئەوەی کە پێی دەوترێ سەرکردایەتی بزافی کورد سەرکردایەتێکی زۆر پەرتەوازە بوو واتە شۆڕشی عەبدولکەریم شۆڕشی کورد لە خۆناغێکدا بوو بە شۆڕش دەتوانم بڵێم بەبێ بەرنامە بوو بەبێ هەر وەکو فەوزایەک بوو تێکەڵاوی ئەم جم و جۆڵە عەشایەریەی دژ بە
ڕیفۆرمی کشت و کاڵی بوو دوایە ناوێت لەنا شۆڕشی ئەیلول ئەم بابەتە بەو شێوە نەمایەوە واتە لەگەڵ ئەوەدا کە شۆڕش لە دژی عەبدولکەریم قاسم کرا سۆڤیەتیەکان ئەمریکیەکان ئیسرائیلیەکان ئێرانیەکان هەموو هاتن کەوتنە سەر خەت بۆ ڕاستکردنی ئەو معادلەیە و بوون بە بەشێک لە دەستێوەردان لە کوردستان و لە عێراق بۆیە هێندەی نەبر دووبارە کورد کەوتەوە هەڵەیەکەی گەورە بەوەی کە تەنسیق و ڕێکەوتنی ژێر بەژێری لەگەڵ عەبدولسەلام عارف کرد بەوەی کە ئینقلاب بکرێ بەسەر عەبدولکەریم قاسمدا و ئەوان پشتیوانیان لێ دەکرد واش لە هەرێ لە کوردستاندا شەڕ لە دژی با بڵێن عێراق ڕاوەستا لە سەردەمی عەبدولسەلام عارف بەڵام عەبدولسەلام عارف هێندەی پێنەچوو هەموو ئەو میلیشیاتەوە هێزانەی هەیبوو بە ناوی حرەسی قەومی هێرشی کردەوە سەر کوردستان واتە بە درێژایی ئەو ماوەیە گەر بێت و ئێمە بڵێن کورد و عەبدولکەریم قاسم چۆن بووە دەبێ ئەم بابەتە لەگەڵ قۆناغەکانی دواتریش تەفسیر بکەین بۆی کە مامەڵەیەکی زۆر خراپی لەگەڵ ئەو گۆڕانکاریە سیاسانی عێراق کرد مامەڵەیەکی زۆر پەرتەوازایی کرد مامەڵەیەکی زۆر هەرزەکارانەیان کرد مامەڵەیەکی زۆر نەفامانەیان کرد بۆیە نەیانتوانیستون لەو قۆناغە وەرگرن و دەبینین هەتاکو ئێستا ئەم شپرزەیە ئەم پەرتەوازەیە ئەو نەفامیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو گۆڕانکارانی کە لە بەغداد دەکرێت هەر بەردەوامە واتە کورد سوودی لەو مێژوەی خۆی وەرنەگرتووە کە لە یەکەم گۆڕانکاری لە عێراق لە عەبدولکەریم قاسمەوە سەری هەڵدا بەداخەوە کە بەو شێوەیەوە زۆر جوان شیکردنەوەت بۆ کرد مامۆستا من دەمەوێت باسیش لەوە بکەین لە دوای شۆڕشی 14 تەمووزەوە پرۆژەی چاکسازی کوشت و کاڵی ئیسلاح زەراعی یعنی بۆچی ئەو هەمووە دژایەتی کرا بۆچی ینی هۆکار چی بوو کە نەیان دێش بە دەستکراوەی لەو بابەتەیە ئیش بکەن ڕەنگە گۆڕانکارێکی باش بواە بۆ هاوڵاتیانی عێراقی خۆی دەبێ ئەگەداری ئەوەی بین کە ڕژێمی مەلەکی پشتیوانی لە دەرەبەگ و لە خاوەن زەویە و میلاکە گەورەکان دەکرد عەبدولکەریم قاسم هات پێچەوانەوە یعنی دەتوانم بڵێم تەفاهومێکی باشی لەگەڵ سەرۆکۆز و لەگەڵ ئەشایەر و لەگەڵ ئاغا و لەگەڵ دەرەبەگەکاندا نەبوو کە خاوەن زەوین وەکەوتە ژێر تەئسیری ئەم حرەکەتە میلەی حزبی شیوعیەوە بە دەرکردنی قانونی ڕیفۆرمی کشت و کاڵی قانون ڕیفۆرمی کشت و کاڵیم پێم وابوو بەبورە پێم وابوو زوو بوو یعنی عەبدولکەریم قاسم پێویستی بەوە بوو زێتر جێگەی خۆی بگرێەوە زێتر دیڕاستەی ئەو بابەتە بکە واتە بەم کرچ و کاڵیەوە ئەم یاسایە دەرنەکە کاتێک ئەم یاسایی دەرکرد حزبی شیوعی ئەمەی کردە دەستکەوتی خۆی بۆیە لە ناو جووتیاران جوڵانەوەیەکی عەفەوی با بڵێن دەتوانم بڵێم ڕووکەش و هەرزەکارانەی دەست پێ کرد بۆی کە چۆن جووتیارەکان لە دژی ئاغایەکان هەڵبهان بدا ئێران لەگەڵ هاتنی عەبدولکەریم قاسمی لە ئێرانە پرسەیان دانا بۆ ڕۆشتنی ڕژێمی مەلەکی واتە ئێران هێندە نیگەران بوو بەوەی کە ڕژێمی مەلەکی و پاشایەتی لە عێراق ڕۆیشتووە و هێندە ڕقی لە ڕژێمی کۆماری و عەبدولکەریم قاسم بوو بۆیە ئەمیش ڕۆڵی هەبووە لەوەی کە بتوانێت ئاغایەکان و سەرۆکۆزەکان ئان بدا ئاژاوەیەک دروستکەن بۆ عەبدولکەریم قاسم لێرەوە سەرۆک هۆزەکان بە هاوکاری و جۆرێک لە هەندانی ئێرانەیە و هەندانی بەشێک لە پارتی کە لەگەڵ عەبدولکەریم قاسم ناکۆک بوون لەلایەک کە حیزبی شیوعی و حرەکەی جووتیاری ئەمە قۆناغێکی زۆر شپرزەی لە ئاستی ناوخۆدا دروست کرد عەبدولکەریم قاسم وەکو گوتم حرەکەتێکی منەظەم نەبوو بۆی کە حیزبێکی هەبێ و لە هەموو شوێنەکان فەرع و لقی هەبێ بتوانێت ئەم زم و جۆڵا و چالەکیانەی کە دەیکا بەم ئاراستەی بیرکردنەوەی خۆی بۆ خەڵکی ڕوون بکاتەوە بۆی عەبدولکەریم قاسم نەیتوانی ئەو مەبەستەی کە هەیەی زمینەکەی پێشتر بۆ خۆش کرده بوو زمینەکەی گونجاو نەبوو و نەدا جوازار توانی ئەم ریفۆرمە کۆنتڕۆڵ بکە بۆی کە با بڵێن شیرازە و ڕایەڵەی کۆمەڵایەتی لە عێراق و لە کوردستانی پێدا شپرزە نەبێ بۆیە ریفۆرمی کشت و کاڵی هێندەی سوودی گەیاند و هێندە زیانی گەیاند و یەکێک لە هۆکارەکانی سەرهەڵدانی با بڵێن عەشار و 2000 شۆڕشی ئەیلول یەکەوتەوە هەر ئەم بە هەڵە هەنگاونانەی عەبدولکەریم قاسم و ئەم ئیستیغلالکردنەی با بڵێن پارتە چەپەکان بوو لەو کاتەدا بۆیە ڕیفۆرمی کشت و کاڵی ئەگەر چی ئەمە زەمینەیەک بوو بۆ قۆناغەکانی دواتر چونکە هەموو ئەم ڕژێمانەی دواتر هاتن بە شێوەیەک لە شێوەکان ریفۆرمی کشت و کاڵیان کرد بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی دەرەبەگەکان و بەخشینی زەوی بە جووتیارەکان بەڵام ئەمە لە قۆناغێکی زۆر شپرزەی هات بۆیە دەبینین تا ساڵانی دواتریش ڕایەڵەی کۆمەڵایەتی لە بینی پێکهاتەکانی کۆمەلگای کوردەواری و کۆمەلگای عێراقی بە ئەندازەیەک لێک هەڵوەشاند زۆر باشە مامۆستا ئەگەر ئەو پرسیارش بێتە ئاراوە مەسەلەن دەبینی وڵاتانی دراوسێ بە تایبەت ئەوانەی دەسەڵاتی مەلەکی یاخود پادشاییان هەبووە بە ڕووخانی حکوومەتی مەلەکی و پادشایی عێراقی نیگەران بوون یعنی بە هیچ کامێکیان یعنی نیگەرانەکەیان تەنها لەوە بوو هاوشێوەیەکی سیستەمەکەی خۆیان ڕووخاوەیە خۆت ترسیەوەیان هەبوو عەبدولکەریم قاسم مەترسیش بۆ ئەوان دروستکایە خۆت ببێتە سرێشە و کێشە و گرفت بۆوان مەسەن لە دیاترینیان ئێران بێ یا خۆ دەوڵەتانی تری دراوسەی عێراق بێکەوە بەشێکیان پاشایەتیان هەبوو بگرە ئامۆزای یەکتریش بوون لەگەڵ پاشاکانی عێراق
باش خۆی دەبێت پێش هەموو شتێک بینە سەر ئەو بابەتە ینی ئێمە لە 1993 لە شۆڕشی فەڕەنسیەوە کە یەکەمین گۆڕانکاری لە لۆیستی 16 کرا بەوەی کە وڵات لە ڕژێمی پاشایەتیەوە گۆڕا بۆ ڕژێمێکی کۆماری دەبینین هەر یەک لە وڵاتانی دەوروبەر پرووسیا، ئیتالیا، با بڵێن سەردینیا هەموو وڵاتە با بڵێن پاشایەکانی دەوروبەر دژایەتی فەڕەنسایان کرد و بەوەش شەڕی گەورە دروست بووە ئەگەر ناپلیۆن و هەندێک هێزی بە هێزی گەورە نەبوویای لەوانەیە فەڕەنسا ئەو کاتەی ببووایە وڵاتێکی پێپەستەی ئەو وڵاتانەی کە دژایەتی ڕژێمی کۆماریان دەکرد لە کۆتایی سەدەی هەشدا ئەمە بۆ عێراقی ڕاستەوە تا عێراق لە خۆناغێکدا بوو بە ڕژێمێکی کۆماری داوای لێبوردن دیارە ئێران لەو کاتەدا لە لووتکەی دەسەڵاتی ڕژێمی پاشایەتیدا بوو وەکو گوتم پرسیان لە ئێران دانا بۆ ڕژێمی پاشایەتی و ئێران ئەو کاتە یەکێک بوو لە پێکاتە بەهێزەکانی پەیمانی بەغدای ساڵی 1953 و یەکێک بوو لە کۆڵە گرنگەکانی ئەمریکا و منزومەی غەربی کە سنوورێکی گەورەی لەگەڵ عێراقدا هەیە پێشتر لە پەیمانی سەعدابادی 1937 و کۆمەڵێک نەرمی و مڕوونەی نەواندبوو بۆ عێراق ئەژینا خۆ لە سەرەتاوە ئێران هەر ئیعترافی بە دەوڵەتی عێراق نەدەکرد بەڵام کە ئەم نەرمیانەی نوان لەبەرەوەی عێراق لە منزومەی غەربیدا لەگەڵی هاوپەیمانە و بەریتانیا و ئەمریکا زوو دەهاتن پەیوەندی نێوان عێراق و ئێرانیان تۆکمە دەکردەوە لەبەوەی هەردووچیان دۆستی یەک منزومن کە بریتە لە ڕۆژ ئاوایە دەبینین لە حاوکات ئوردن وەکو باسمان کرد هەم ڕژێمی پاشایەتی بوو هەم لە یەک خانەوادە بوون لەگەڵ عێراقا بەدڵنیایەوە هاوسۆزی بۆ ڕژێمی پاشایەتی هەیە و زۆریش نیگەرانە بە ڕووخان و بەهاتنی عەبدولکەریم قاسمی هاوکات سووریا لەو کاتێدا لە لووتکەی هاوپەیمانەتیدا بوو لەگەڵ میسر بۆی کە میسر و سووریا یەک وڵات پێک بێن وحدەیەک پێک بهێنن ئەمە قۆناغی وحدە بوو بۆ وڵاتانی تر واتە سووریا و میسر سەرکردایەتی بزاوی عروبەیان دەکرد بۆ ئەوەی کە جارێکیکە وڵاتانی عەرەبی لە چوارچێوەی وڵاتێکی یەکگرتوودا یان لە چوارچێوەی فراکسیۆنێکی وڵاتانی عەرەبیدا یەکگرتو خەوات بکەن کاتێک عەبدولکەریم قاسم دژی ئەم ئیتیجا هەبوو واتە عەبدولکەریم قاسم عێراقی بوو نەک عەرەبی بۆیە سووریا میسر و هەموو وڵاتانی کەندا و کە ڕژێمی پاشایەتی بوون دژایەتیان دەکرد هەموو وڵاتانی ناتۆ دژایەتیان دەکرد هاوکات ئەم نزیکەی عەبدولکەریم قاسم لە یەکێتی سۆڤیەتەوە جیا بوو لەو نزیکەی کە ڤێتنام هەیبوو لەو نزیکەی کە یۆغسلافیا هەیبوو واتاوانە ئەندامی فەرمی ڕژێمی با بڵێ نیزامی وارشۆ بوون لەگەڵ وڵاتانی اشتراکی عەبدولکەریم قاسم حەزی دەکرد دۆستی سۆڤیەتە بەڵام حەزی نەدەکرد بێتە بەشێک لە منزومەی وڵاتانی اشتراکی بۆ ئەوەی ئەو منزومەیە بێن داکۆچی لێ بکەن واتە دیدی عەبدولکەریم قاسم جیاواز بوو لەگەڵ دیدی حیزبی شیوعی بۆ نزیکی لە یەکێتی سۆڤیەتەوە واتە ئەو ستایلە تایبەتی خۆی وای لێ کرده بوو کە لە ناوچەکەیدا بە تاقانەیی بمێنێتەوە لە ناوچەکەیدا بە تەنیایی بمێنێتەوە هەموو نەیارەکانی سەر بکەنە سەری و دەست لە کاروباری وەربدەن دەست لە کاروباری لە ڕێگەی کوردستانەوە دەست لە کاروباری وەربدەن لە ڕێگەی عەبدولکەریم قاسم و هاوڕێیەکانیەوە بەگشتی عەبدولکەریم قاسم لە ئاستی ئیقلیمی و لە ئاستی دەولی و لە ئاستی ناوخۆ لە ماوەیەکی کەمدا کۆمەڵێک نەیاری زۆری بۆ دروست بوو لەبەر ئەوەی بەشێک لە ئەفکار و بەشێک لە ستایلەکانی دەتوانم بڵێم بۆ ئەو قۆناغی فەرمانڕەوایەتی عێراق زۆرێک لە میسالیەتی پێوە بوو. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کامەران بابانزادە شارەزا لە مێژووی سپۆڕی بواری مێژوو وەروە مامۆستای زانکۆ لەم تەوەرەیە لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت ئایزانم زانیاریەکمان بۆ ئامادە کردوون بێگومان ئەمڕۆ مۆبایل وەکو یەکێک لە ئامێرەکان کەوا وەکو پێویستێکی لێ هاتووە کە زۆر بەمان هەمانە زۆر بەمان بەکاری دێنین کۆمەڵێک زانیاریمان بۆ ئامادە کردوون ئەم زانیاریانە پێمان دەڵێت چۆن ببینم خاوەنی باشترین مۆبایلێک بۆ خۆمان یانەیە کۆمەڵێک ڕێنماییە کۆمەڵێک ڕوونکردەوەیە با بینەریان بین چۆن باشترین مۆبایل بۆ خۆم هەڵبژێرم لە ڕۆژگاری ئەمڕۆدا مۆبایلەکان بوونەتە بەشێکی گرنگ لە ژیانی ڕۆژانەماندا کڕین و فرۆشتنیان لە بازاڕدا گەرمە لەوانەیە هەمیشە واویست بێتت پارێکی زۆر کۆ بکەیتەوە بۆ ئەوەی باشترین مۆبایل کڕیت چونکە باشترین مۆبایلەکان نرخیان زۆرە لە کاتێکدا ئەمە مانای وانییە گرانترین مۆبایل بۆ تۆ باشتر بێت بێگومان ڕەچاوکردنی پارە شتێکی گرنگە لە کڕیندا پێویستە بزانیت لە دوای کڕینی هەر مۆبایلێکی نوێ لە سەرەتادا نرخێکی زۆری هەیە و پاش چەند ڕۆژێکی کەم نرخیان زۆر دادەبەزن بۆیە لە کاتی هاتنی هەر مۆبایلێکدا مەرجنی ڕاستەوخۆ بیکڕیت هەروەها پێش ئەوەی مۆبایلەکەت هەڵبژێریت بیر لەوە مەکەرەوە گرانترین مۆبایل بکڕیت چونکە مەرجنیە گرانترین مۆبایل باشترین بێت چیم پێویستە؟ پێش هەموو شتێک پێویستە بزانیت تۆ چیت پێویستە
ئەمە گرنگترین خاڵە لە کڕینی مۆبایلدا. ئایا تۆ مۆبایلێکت دەوێت کامێراکەی باش بێت یان باترێکەی بەرگەی زۆر بگرێت یان مۆبایلێکت دەوێت تەنها بۆ بەکارهێنانی نەرمەکاڵە ئاساییەکانی وەک تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاری بێنیت یان بۆ یاریە ئەلکترۆنیەکان. دەستنیشانکردنی پێویستیەکانت گرنگترین خاڵە. شارەزایی لەوانەیە ئێستا بپرسی من ئێستا زانیم چیم پێویستە، بەڵام شارەزایم نییە و ناتوانم جۆرەکان و تایبەتمەندیەکان لە یەکتر جیا بکەمەوە. لێرەش چەند زانیاریەک دەربارەی پارچەکانی مۆبایل دەخەینە ڕوو بۆ ئەوەی زانیاریە سەرەتایەکانی مۆبایل پێشکڕینی بزانیت و تێبگەیت. یەکەی چارەسەرکەر CPU پرۆسێسەر بریتیە لە ڕقەکاڵایەکی بچووک بە مێشکی هەر ئامێرێک ناسراوە. بەهۆیەوە هەموو چالاکێکی مۆبایل ئەنجام دەدرێت و خێراییەکەی لەسەر ئەم پارچەیە بەندە. ڕقەکاڵەکانی پرۆسێسەر چەندین جۆریان هەیە کە هەر جۆرێک خێرایی مۆبایل دیاریەکات. گرنگە بزانیت خێراترین پرۆسێسەر بچووکترینە و لە ئێستادا بچووکترین قەبارەکەی 7 نانۆمەترە. جۆرە مام ناوەندەکانیش قەبارەکان لە نێوان 10 بۆ 12 نانۆمەترە. هەروەها خێراییەکەی بە هێرتز دەپێورێت. بۆ نمونە یەک لە باشترین پرۆسێسەرەکانی ئەمڕۆی مۆبایل بە ناوی سناپدراگۆن 855 بە خێرایی 2.97 گیگاهێرتز. تا ئەم پێوەرە هێرتزی زیاتری هەبێت مۆبایل خێراتر دەبێت. ڕوونمای مۆبایلیش گرنگترین بەشە. بەکارهێنەر چێژ لە ڕەنگەکان و وێنەکان وەردەگرێت ئەگەر مۆبایلەکە ڕوونمایەکی باشی هەبێت. ئەو ڕوونیەی کە ئێستا لەلایەن زۆرێک لە کۆمپانیاوە بەکاردێنرێت ڕوونی فول HD یان 1080 بە 2520 پێکسڵە. بیرگە زاکیرە لە ئێستادا گەورەترین قەبارەی بیرگە بریتیە لە 1 تێرابایت کە دەکاتە 1024 گیگابایت کە ئەمە تەنها نرخی مۆبایلەکە زۆرتر دەکات. چونکە ئەم ڕێژەیە بۆ بەکارهێنەر زۆرە و پێویستی نابێت. قەبارەی باوی بیرگەی مۆبایلەکان لەم ڕۆژەدا 128 گیگابایتە لە کاتێکدا 64 گیگابایتیش بۆ بەکارهێنەر بە کەڵک دەبێت. ڕام بریتیە لە بیرگەیەکی کاتی بۆ هەڵگرتنی زانیاریەکانی ئەپ و یاریەکان بە شێوەیەکی کاتی. قەبارەی باوی ڕام لەم ڕۆژانەدا 6 گیگابایتە، بەڵام 4 گیگابایتیش بە پێی نرخ بۆ بەکارهێنەر بە کەڵکە. کامێرا کەسانێک هەن کە گرنگی زۆر بە کامێرا دەدەن. مەرج نییە مۆبایلەکەی تۆ خاوەنی باشترین کامێرا بێت، چونکە کامێراکانیش کاریگەری زۆریان لەسەر نرخەکان هەیە. بەگشتی زۆربەی مۆبایلە نوێەکانی ئێستا خاوەن کامێرایکی باشن، بۆیە پێویست ناکات پارێکی زۆر تەنها لەبەر کامێرا خەرج بکەیت. و زۆربەی مۆبایلە ئاسمام ناوەندەکان کە نرخێکی کەم و گونجاویان هەیە وێنەی نایاب تۆمار دەکەن کە هەندێکیان بەڕوونی 48 مێگاپێکسڵن. ژمارەی مێگاپێکسڵ ڕۆڵی سەرەکی نییە لە تۆمارکردنی جوانترین وێنە، بەڵکو هەستەوەری وێنە و توانە و ژیری کامێرا دیاری دەکەن. باتری لە ئێستادا زۆربەی کۆمپانیاکان گرنگێکی زۆر بە باتری مۆبایلەکانیان دەدەن، چونکە لای خەڵک گرنگترین بەشی مۆبایلەکەیە. ئەگەر تۆ باترێکی گونجاوت دەوێت بۆ بەکارهێنانی زۆر و قورس، نمونە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ڕێژەی 4000 میلیەمپێر گونجاوترینە، لە کاتێکدا مۆبایل هەیە بۆ یاری پێکردن گونجاوترینە و توانای باترێکەشی 3000 میلیەمپێرە. کۆمەڵێک تایبەتمەندی دیکەشان کە جیاواز لەوانەی سەرەوە لە هەندێک مۆبایلدا هەن و لە هەندێکیشدا نین کە بێگومان ئەمانەش کاریگەری لەسەر نرخ دروست دەکەن. فەیس ئایدی هەستەوەری دەموچاو، فینگەپرینت پەنجەمۆر، جیرۆسکۆپ، فاست باتری چارجینگ، بارگاویکردنەوەی خێرا، IP68 بڕوانامەی IP دژە ئاو. بێگومان لە کاتی کڕیندا وا باشترە پرسیار لە کەسانی بە ئەزمون بکرێت، نەک ئەوەی بە چاولێکەری مۆبایل بکڕیت، چونکە ویستی تۆ جیاوازە لە خەڵکو و بە زیرەکانە بڕیار بدە.
ئایزانم دەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانی بزابزانین چ زانیارێکی نوێی لایە سەبارەت بە شاری سلێمانی. ڕامیار سڵاوت لێبێ و زانیارەکان لای تۆ چین؟ بەڵێ شوان بەیانیتان باش سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش. دیارە ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە بۆ شاری سلێمانی کە ماوەیەکە هاوڵاتیان گیرۆدەن پێوەی ئەویش توشبوون و بەرزبوونەی ئامارەکانی توشبوون بە پەتای ڤایرۆسی کۆرۆنایە. بەڵام خۆشبەختانە ئێستا لە دوێنێەوە هەوڵێکەیە یان هەواڵێکەیە بۆی کە ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هەم ئامارەکانی گیان لە دەستدان بە تەواوەتی ڕوو لە کەمبوونەوەشون، یعنی دەوترێت ئەگەر وا بڕوات لە هەفتەی ئایندەوە ئامارەکان بە تەواوەتی دادەبەزێت و بەرەو نەمان دەچێت، چونکە ئەوەی کە ئێستا هەیە نزیکەی 190 بۆ 200 کەس لە نەخۆشخانەکاندا ماون کە لە جێر چارەسەران و هەروەها ئەو شوێنە گەشتیاری کە پێی دەوترێت بڵێن شوێنی گەشتیاری ئوتێل سەناریا و ئەوانە لە ئێستادا چۆڵ کراون، هیچ نەخۆشێکی تێدا نەمەوە کە پێشتر ژمارێکی زۆر لە هەوڵاتیان لەوێ کەرەنتینە بوون. هەروەها تەندروستی سلێمانی چەند ئوتێلێکی بەکرێ گرت بوو بۆ کەسانەی کە لە دەرەوە دەهاتنەوە هەروەها گومانی ڤایرۆسەکان لەسەر بوو کەرەنتین کرابوون. ینی خۆشبەختانە ئێستا و دووتێلەش لە دوێنەوە داخراون و کەسی تیان نەماوە. ئەوەژمانەی ئەوەیە کە ینی ژمارەی توشبوون لە پارێزگای سلێمانی بە تەواوەتی ڕوو لە کەمبوونەوە دەچێت. هەروەها تا ئێستا نزیکەی 4000 کەس لە پارێزگای سلێمانی لە پەتاکە چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە نێو خێزانەکانیان. هەروەها ئامارەکانی مردن گەر بەراوردی بکەین بە چەند هەفتە بەر لە ئێستا بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە، چونکە 2 هەفتە بەر لە ئێستا ڕۆژانە نزیکەی 7 بۆ 16 کەس گیانی لە دەستەدا بەهۆی پەتای کۆرۆنا. بەڵام ئێستا ئامارەکان تا بزیوە لە ڕۆژێکدا 4 بۆ 5 کەس، یعنی ئامارەکە بەراورد بە 2 هەفتەی ڕابردوو زۆر دابەزیوە. ئێستا ڕۆژانە 2 کەس 3 کەس یا 4 بۆ 5 کەس یا ئەوپەڕی 7 کەس گیان لە دەستەدەن، کە ئەمەش ئەوە دەسەلمێنێکە سوڕی ڤایرۆسەکە ڕوە و ناچالاکبوون دەڕات و هەروەها بەرەوەوە دەچێت کە ڤایرۆسەکە لە شاری سلێمانی نەمێنێت. بەرپرسانی تەندروستی سلێمانی ئاماژەیان بەوە کردووە ئەگەر ئەو بەریە کەوتنە زۆرەی لە چەند ڕۆژی ڕابردوو هەبووە لە شاری سلێمانی بەهۆی پرسەیەکەوە لە شاری سلێمانی، ئەگەر بێت و هەفتەیەکی تر 2 هەفتەی تر ئەمانە ئامارەکان نشێوێنن، یعنی جارێکی تر پەتای کۆرۆنا سەر هەڵداتەوە لە سلێمانی چاوەڕوانەکرێکە پەتاکە بە تاوەتی بەرەو کەمبوونەوە بەرەو لە ناوچوون بچێ. بەڵام ینی هەندێک لە بەرپرسانی تەندروستی سلێمانی ئاماژە بەوەکەن کە ئەو پرسەی کە لە سلێمانی هەبوو و قەرەباڵخی کە دروست بوو ڕەنگە مەترسی دروست بکات لەسەر جارێکی دیکە تەشەنەسەندنەوەی پەتای کۆرۆنا. بەڵام بۆ ئومێدەوەن کە ئەوە ڕوونەدات، چونکە ئەوە ڕوو بدات جارێکی تر لەوانەیە ینی دۆخی پارێزگای سلێمانی لە ڕووی تەندروستیەوە بشێوێتەوە. ینی من قسەم لەگەڵ جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانیش کردووە کە خۆشبەختانە ڕایگەیاند کە ئامارەکانێکیان لە دەستدانیش زۆر بەرەو کەمبوونەوە چوونەوەش بەهۆی کە هاوڵاتیان پابندن بە ڕێنماییەکانی تەندروستیەوە و ڕێنماییەکانی خۆپارێزی بە تەواوەتی جێبەجێکرێت. و شوان ئەوەی کە من تێبینیم کرد لە دوێنێەوە ینی جموجۆڵێکی خێراتر کەوتۆتە نێو بازار و نێو شەقامەکانی شاری سلێمانی و هاوڵاتیان زیاتر هاتوونەتەوە دەرەوە بەهۆیەوەی کە دەبینین ئامارەکان دابەزیوە. بەڵام بە بەراورد لەگەڵ 2 هەفتەی ڕابردوو دەبینین هاوڵاتیان زیاتر بە خۆپارێزیەوە دێنە نێو شەقامەکان بە تەواوی ڕێنماییەکان جێبەجێ دەکرێت و ئێستا هاوڵاتیان بڕوایان بە پەتاکەیە، بڕوایان بە ڤایرۆسەکەیە، بەڵام پێشتر وان نەبوو خۆپارێزی نەدەکرا. هۆکاری ئەو ژمارە زۆرەی توشبوونیش تەندروستی سلێمانی ئاماژەی پێکردبوو کە هاوڵاتیان متمانیان بە بوونی ڤایرۆسەکە نەبوو، بەڵام لە ئێستادا بە تەواوی متمانیان بە ڤایرۆسەکە هەیە، بۆیە بە تەواوی خۆپارێزیەوە دێن کەلوپەلەکانی خۆیان دەکڕن و بازارەکان کراونەتەوە و جموجۆڵێکی باشتر بە بازارەکانەوە دەبین. وەروەها فەرمانگەکانیش لە شاری سلێمانی کراونەتەوە بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان دەتوانن سەردانی فەرمانگەکان بکەن بەو خۆپارێزیانەی کە هەیە جێبەجێ بکرێت، دەتوانن کاروبارەکانیان ڕای بکەن. بەڵێ شوان. ڕامیار ویستمەوەشت لێ پرسم، ماوەیەکە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی سلێمانی با بڵێن لە ناو بینای بەڕێوەبەرایەتی برایانی پۆلیسی هاتوچۆ لە مانگرتنا بوون، ئەو بەڕێوەبەرایەتی ئیشەکانی خۆی دەست پێ کردوێتەوە یاخود هێشتا هەر نەچوونەتەوە سەرکارەکانیان ئەگەر زانیاریت لا هەبێ؟ بەڵێ تا ئێستا ئەوانەی کە مانیان گرتبوو کارمەندانی سەر شەقامەکانی سلێمانی بوون، واتەوانی کە ترافیک لایتەکانیان بەڕێوە دەبێت
مانیان گرتبوو لە ئێستاشدا مانگرتنەکانیان هەر بەردەوامە ئەوانەی کە ئێستا لە ترافیکلایتەکان دەمیدرێن کارمەندانی هاتوچۆی نێو بەڕێوەبەراتیەکان واتە ڕاست پێدراون بۆی کە شەقامەکان بەڕێوەبەرن تاوەکو کاتێک کە بایکۆتی کارمەندانی هاتوچۆ دەشکێندرێت بە پێچەوانەوە وەکو دەوامی ئاسایی تا ئێستا دەوامی ئاسایی دەستی پێ نەکردوێتەوە بایکۆتی بەشێک لە کارمەندانی هاتوچۆش تا ئێستا بەردەوامی هەیە. زۆر باشە، زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیان ڕوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیارەکانە. بینەرانی عزیز بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە بەم شێوەیە بڕگە و بابەتە جیاوازەکانی ئەمڕۆ پەیامی ڕۆژمان پێشکەشکردن. سپاس بۆ بینەریتان بە هیوای ئەوەی لە تەندروستی و لە کەشێکی ئارامدا بن. بەخواتان ئەسپێرین، خواتان لەگەڵ.